سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کوردستان 24 ئەم شەویش بە بەرگە و بابەتی پرۆگرامی پاشیف هاتینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیواین هەمیشە ماڵتان ئاوەدان بێ و سفرەتان پڕخێر و بەرەکەت بێت. سلام عليكم ورحمة الله وبركاته. افشباجي خودي حس كده جلوه بين عندي خودي عمري جبدت چت هيوا رمضان پیروز داد چ پشتی هيوا رمضان پیروز دی کردستان بسیار هر خدمت و داد. افروکه پاشیوان هیا و که افکار ما جاجی ماجا پیکری. طيبتي جيت هيوا رمضان پیروز داد دلمروی یعنی گلک جاران نرم بد. بری هيوا رمضان چه بد دلمروی رختر بد. طيبت هيوا رمضان دا نه گوران کاری سر مروی دا چه بد. طيبتي جی سر مسئله دلشکاندنی. هيوا رمضان پیروز دا هندیش مرویت بلا خیر و برکت که تو هندیش مرویت بلا دلی برانبری خونش کنه سر آخفنه که چه بود آخفنه که بچیش دوی مروی در که بود برانبری مروی دلی گلک به بشکه طیبتی جی گلک جارت هیوا رمضان پیروز داخته دیار مروفنده جارت توراد راست یعنی او تورای بلاوانه که آخفنه که بچیک تو بکی برانبری ته به بشکه هر اوای که هبت بلا مروف بشید آخفنه خوب دایرد هزار خوتی داب کت پشتین یه با زۆر جار ژوان ئەو کەسە کە ئەو تووڕەیە خود ئەو هەڵچووناکە کاتی و بەڵام دواتر هەر وجدانی خۆشی نامۆرتاح بێت پەشیمانە بێت بەڵێ جا ژوان هەر بۆ بۆنەوە کە ئەمڕۆ یەکی پێنجیش بوو هاوکات بوو لەگەڵ ڕۆژی گیانی کرێکاران لەگەڵ هەر لە هەمان مانگە پیرۆزەشدا بۆ هیواین کە هەموو ئەو کرێکارانەی کە لە جیهان و بە تایبەتیش کوردستان ژیانێکی باشتر و ئایندەیەکی باشتریان هەبێ و هەمیشە سەرفراز و سلامت بن لە شوێنی کارەکەشیان. ئەڤروکە هەوەژە بۆ هەمی تەماشەوانە ژێوێت هەر جایکین و کە سەحتکینەمە سڵاوێت تایبەت بووانە هەیوا پیرۆز ڕەمەزان گرنگترین پیرۆزیاوێ هاتنە قورئانە پیرۆزە ئەڤروکە هەندێ بەحسێ قورئانە پیرۆزکین گرنگیاوێ خواندنەوەیت هەیوا ڕەمەزانە پیرۆزدا گرنگیاوێ ji giştî یعنی دەف خدای مەزن هەم جیش بووی عەبدێتی کە ji ber çi قورئان هاتیە فرێکردن و هاتیە هەناردن ji بووی مسلمان بطيبتي وهم الجيهان وبابتي جرينكي إيش بطيبتيش تواري ما يعنيه تواري تندرستيش ديفران ده بحسكين أويش جرينجا كبيوندي بهر يجلا أو أنداماني خزانة ويك منالانن جوان جا لمنالي زور تعمزروي روجو قرتني زور حزلي زور جار منالان أو نحزيان للروجو قرتنا كجاريو بيرم بوتاني ورو بۆی زۆرماندوونە بین پێشەوەی کە کاتی ڕۆژوو گرتنمان بێ و تەمەنی ئەومان بێت تانی وەڕۆ ڕۆژی دووەمی ژەمان کرد بە دووان جاوە یعنی ئەوە یادەوەریکی خۆشی مناڵەیە کە بیرمانەوەت گوت مەگوت ئەڤرۆ حتا نیڤرو مگرت سبایژی حتا نیڤرو ئەم دێ پێگرێ ڕۆژێک ئەوە وای کرد کە ڕابین بۆی کە لە داهاتووە بۆی گەورە بین فێر بین چۆن بە ڕۆژوو بین و شتەکەوتە بیرۆم تایبەتیجی بەری چەند ڕۆژەکە تەلەفۆن بۆ خشکە خۆوانە کرد سڵاو بوو بۆ هەمی ماڵ باتەمە هەمی کەس و کارێت بە طيبتي خارزة برازايد من همين لف مقالات عزيزين بس إيش خارزايد ما قلت كانت روجيك خاربين قلت كوارع يحيى تشان روجي قلتنا قلت من همية قلتين خود دوسيك خاربين جي بس ندفيا يعني كو بحساب خو موازنت كده ندفيا بجت من خارين طيبتي صلاة بوان هميدا يكو بابا أبيت هول دم بس بجانيها يعني أم جاني بحسكين زارو كده خو فيري روجي قلتنا يمكن نب يعني بگومان ئێمە بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی ڕێگە پێدرا و باسیەوەکەین و میوانەکەمان باسیەوەکەین بەس بەری بۆ هەردوو بابەتە ئەم بەحسکین ئەم دێ بەرەف دەنگێکی خۆش بەچین برادەرێکی من یعنی شمێژە منێنی یاسی بەس تقریبا 4 ساڵەکە منە دیتی ئەگەر بێژم زێدەترژی سڵاوێکە تایبەش وێرێ بۆ کاکڕابەری ئەو خودانەی دەنگی خۆشە بێ جەبمە بەحسکە کا چه مەسەلەیە بابێکەوە ببینین أي پیغمبری آخری زمانه مناجاتێک بە زمانی کوردی ڕابەر محەممەد ناسراوە بە ڕابەر کوردستانی چەندین ساڵە کاری مناجات دەکات ڕابەر دەڵێ مناجات بە زمانی کوردی بە تایبەتی لە مانگی ڕەمەزان تام و چێژی تایبەتی خۆی هەیە ئەو هیواخوازە ڕۆژەی لە مزگەوتەکانی کوردستان دەنگی مناجات و سەڵا بە زمانی کوردی بێت و کوردیش سپاس و ستایشی خۆی بە زمانی خۆی دەربڕێ پێم وابێ هەموو شتێک بە کوردی لای کوردستانیان خۆشەویستە و خۆشە بۆیە من پێم وایە ئەگەر مناجاتەکانمان لە جیاتیوی کە بە زمانی عەرەبی هەبێت بە زمانەکانی دیکە هەبێت بە زمانی کوردی بمان بێت لە نێو خەڵکی ئێمەدا زیاتر جێ دەگرێت جێ خۆی دەکاتەوە بۆیە
من داواکارم لە حکوومەتی هەرێم و لایانی پەیوەندیدار کە وەزارەتی ڕۆشنبیری زیاتریان وەزارەتی ئەوقافە کە لایانی پەیوەندیداری ئەو بابەتن بە هەستن بە تۆمارکردنی هەندێک مناجاتی کوردی بۆ مزگەوتەکانمان مانجی ڕەمەزان بە تایبەت پارشێوان لەگەڵ ئەو دەنگ و سەڵات جوانە هەستاون ئێمە لە قەدیم بۆ شتیان کتو بانگ و سەڵاکە دەبێتە ئەو نەوعە مناجاتە. ڕابەر 26 ساڵە دەف بووەتە هاوڕێی گیانی بەجیانی. ئەو کتێبێکی تایبەتی فێرکاری دەفی چاپ کردووە کە بۆ یەکەمین جارە بە زمانی کوردی بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی فێرخوازانی دەف سوودی لێوەربگرن. ئەو بەم جۆرە باسی دەف دەکات و دەڵێ کورد لە تەکیە و خانەقاو بوونەکانی شتێکەڵی دەف بوو و ئامێرێکی تەواو کوردیە. دەگەڕینەوە بۆ هەرێمی میزۆپۆتامیا کە کورد ئەو سەردەما وەکو هەدیە کە بەرحاڵ جیرانی هەبوون دەوڵەتانێکی جیران بوون وەکو هەدیە ئەوانەی بە هەدیە داوەتە ئەو جیرانانیان دەف گەڕایەوە ناو باوەشی کورد گەڕایەوە ناو باوەشی خاوەنە ئەسلەکەی و هەر لە ئێمە پەرەی پێدرا زیاتر و ناسێنرا بە جیهانیان و بە وڵاتانی دنیا کە ئەم ئامێرە ئامێرێکی کوردیە و وەکو بزانم 2 ساڵ یا 3 ساڵ لەمەوبەر بوو لە شاری سنە کۆبوونەوەیکی 1000 دەفیمان کرد و ئەمە دەفمان لە یونسکۆ بە ناوی کورد بەڕاستی تۆمار کرد و خۆشبەختانە ئێستا و ئامێرە لە سەر تا سەری دنیا بە ناوی کوردەوە دەناس. ئەم کوڕەگەنجە باز لە پێکاتەی دەف دەکات و وەک مامۆستایەکی ئەم ئامێرە لە هەولێر کاری فێرکاری دەف دەکات. لەگەڵەوەی سەرقاڵی توێژینەوەی لە فۆلکلۆری کوردی و ئەدەبی زارەکی مناجات و ستایشی خوای بە زمانی کوردی کردوەتە بەشێک لە کارەکانی خۆی و هەوڵیش دەدا بۆ ئەوەی ئەو ئامانجەی لە کوردستان بەدی بێنێت. هێرۆ مۆلودی کوردستان 24 هەولێر. ئەی پێغەمبەری ئاخری زەمانە هەم لەبەر جوانی بابەتەکە هەم لەبەر ئەو سەرنجڕاکێشی ئەو گەنجش کە بە دەنگی وای کردو ئەو مناجاتانە بگا بەگوێی هەموو کەسێک بە زمانی شیرینی کوردیش ئێمە یەکسەر ویسمان ڕاستەخۆ بچنە ناو پاکێجەکەەوە بیبینن گەلێکی خۆشەکە ڕابەر ئەسمێژت نیاسم حتا لوی جێمە پێک بەشور کردی ژارجە ڕۆسا دەنگیوی بلند بین نۆفی دەستگەی ڕۆگەاندنی مەبەرین و کاتێدا کار کرد یعنی دەنگیوی وی دەمیژدا بە سێشتا یعنی پرۆژه های تو سال بر بین وی دەمیژی ئەوە چەند ساڵێکە دیاری کار سەر کرد یعنی ئەف زەحمەتەوەی بری کاکڕابەری نە زەحمەتە چەند شەو و چەند ڕۆژەکە بەرهەمێ چەند ساڵێکە یەک پێی وەکوون کردی نویسین و دیوداچون هەتا ئەف بەرهەمە ئینای تایبەتیژی بزمانی کوردی مناجات یانژی سەڵات بێگومان ژوان چونکە ئێمە بەردەوام ئەو مناجاتانە ئەوە یاخود ئەو سەڵاتانە بە زمانی عەرەبی بیستومانە مەسەلەیەکم بۆ گێڕایتەوە هەر لەو کاتە بیرم کەوتەوە کە بێگومان کەسە بە تەمەنەکانی ئێمە زۆر ئەزیز و خۆشەویستن لێرەوە دەستی یەک بەیەکی هەمویان ماچەکەین لە بروی ماڵ ئەو خێزان کۆمەڵگەش بەوانەوە جوانە بەو کەسانەوە کە تەمەنێکیان هەیە و ئەزمون و پەرژینێکن لەناو خێزانە جوانێکی زۆر تایبەتی زۆر پاک و سادن جوان بە تایبەت لە هەموو مەجالێک ئەوان زۆر بە سادەی و بە پاکی وەریەگرن بیرم کەوتەوە جارێکیان کەسێکی ئەزیزمان چووە لای ننکەم هەر بۆ خۆشی وتی چونکە ئەم زۆر باش نوێژ ئەکا قورئان گوێ لێ ئەگرێ ئەیڵێتەوە لەگەڵیا چۆن تی ئەگا هەمووشی عەرەبیە چۆن تی ئێگا کە ئەوە کەسان زۆر بەشیان خوێنەوارێکی باشیان نەبوو بەڵام پێیوت وتی لەمەولا هەموویە بێ بە عەرەبی نوێشکردن نەنا تینەنە نوێشکردنە بێ بە عەرەبی ئەویش زۆر خراپ ترسا و دوو دڵبووتی ئەی چی بکەین لە مۆلا چۆن بیڵێن یعنی ئەوە سادەیانە لەگەڵی ڕۆشتە بوو هەستیە کرد کە ئەمە زمانی شیرینی خۆیەتی و هیچ فەرقی نییە هەر سەر زمانی عەرەبی تایبەتیژی قورئان و پیرۆز کووا بخۆشی زمانی عەرەبی ئەم دێ بەحسا گرنگیە و پیرۆزی قورئان و پیرۆزکین تەفشەڤەدا میێڤانداریە مامۆستا ڕەعەت عومەر بلی گوتەبێژ لە هەولێرێکەتی یا زانایەت ئاینا ئیسلامە ناف کوردستانێدا مامۆستاین گەلە بخێراتن ڕەمەزانەوە پیرۆز خودی ڕۆژی نوێژە تەقەبیل کرد بەخێر هاتی مامۆستا سەلامە دنیا ڕەبی سوپاسان دەکەم و سوپاسی کەناڵی کوردستان 24 دەکەین بۆ پێدانی ئەم کاتە بە ئێمە یاخود ئەم بەرنامە جوانە جێگای دەستخۆشیە بۆ جەنابتان
خی گەورە ڕەمەزانی پیرۆزدا هەمولایەکمان قبول بکە خی گەورە نێژ و عیبادەتی تاعاتی هەمولایەکمان قبول بکە ئینشاءالله هەرچەندە لەوانەیە ڕەمەزانە زۆر جیاواز بێت لەگەڵ ڕەمەزانەکانی تێر لەبەرەوەی بە حکمی ئەو ڤایرۆسە کە ڤایرۆس کۆرۆنای بەڵاوبووتەوە بە جیهاندا و بۆ خۆپارێزی لە ڕووی شەرعیشەوە کە ڕێ پێدراوە مزگەوتەکان مەسەلەن دابەخرێ بۆ سەلامەتی ژیانی مرۆڤەکان بەڵام ڕۆحیەتێکی دیکەی بەخشیوە بە ئەو هەموو نوێژ و جەماعەتی کە لە ماڵەکان دەکرێت ینی زۆر مال هەبوو منداڵەکان نیانزانی کە دایک و باوک نوێژ دەکە بەڵام ئێستا زانیوێتی ئەلحەمدولای شڵا هەموو شتێک باش بووە و هەز دەکەین سەرجەم تەلەڤیزیۆنەکانیش بەڕاستی بەرنامەکانیش تێر و تەسەلتر بووە لە خزمەتی ئاین و هەموو کاتێکیش ئەلحەمدولای هەروە بووە بەڵام ئەو ساڵ هەز دەکەین ئەنی لەگەل ئەوەی مزگەوت تێش قەپاتە بەڵام لەزەتێکی دیکەی خۆی هەر هەبووە مامۆستا بەجان بچینێتەوە بابەتی خوددا قورآن و پیرۆز و هاتنەوەی تایبەتیشت هەیڤ ڕەمەزان و پیرۆزدا خۆ وەکیەوە دیار يعني بلا تشبيه حاشا لله اگر نویسرک پرتوکێکی بنویسد دەستپێکەوەی پرتوکی بەحسەوەی پرتوکێت کرد کاش بەرچ نویسیە تعریفە بژین پێناسای ئەوەی پرتوکێت کرد خدای مەزن وێ مەزنیە خوبە چه تعریفەکە دیارکردی ئاەتێت قورآن و پیرۆز تعریفەکە قورآن و پیرۆز قوکریش بووی بەندێت خۆل سەر عەردی بێگومان پێشەشی بەنای خوای پەروەردیگار طبعا هەموو کتابێک هەموو پەرتوکێک یان خۆت ئەگەر ئێمە جوانتر بیلین بە کتابی حەدیث و تەفسیر و ئیعجاز و ئیتر قەواعد و هەرچی هەیە یعنی هەمووی کۆکەینەوە هەمووی بۆ خزمەتی قورئانی پیرۆزە هەر هەموو پەرتوکەکان بۆ ئەوەیە لە قورئانی پیرۆز تێ بگەین و هەمووی خزمەتی قورئانی پیرۆز دەکا کەواتە ئەو قورئانە پیرۆزە کە خوای پەروەردیگار پێناسەیەکی کورتی کردووە هەم کاتی دابەزینی و هەم پێناسە جوانەکەشی کردو کە دەفەرمێ خوای پەروەردیگار شهر رمضان الذي أنزل فيه القرآن لمانجي رمضان قرآن دابزيوه هدى للناس وبينات من الهدى والفرقان كاتا هدى للناس ماي هداية دانو رينشان درو ياخد خصنا سر ريقاي راستي مروفكان بقشتي بو همو مروفكان انجا والفرقان ليك جاكرنوي همو بابتكانا طبعا لو سردمي كقرآن دابزيوه لو بر ظلم ستم بابلين جهالت نفامي تنجيشتوي ياخد بابلين حق خواردن كوتشون دلي القوي أكل الضعيف يعني همشتك زنده بتالي كشتن تجارة كردن بأفراد يتر مروفا كان دفروشران يتر كامل شتك ظلم مستم كمدرين تاريخي ظلم وظلمات يعني لو حالتا قرآني بيروز هات فرقان يعني ليش جا كردنوا ئەوانەی هەموو ستەم و تاوانە هەمووی وەڵانە ئەوەی چاکە و جوانیشە بەڵای وەنا یعنی بۆ نمونە کە دەبینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چ ڕێز و چ مافێک بە ئافرەت دەدا نەک پێغەمبەر سەڵ سەلەم پێ بدا ئەسڵەن خوای گەورە پێی داوە لەگەل ئەوەیدا بۆ نمونە خەڵکێکی فەقیر و هەژار چ حەق و مافێکی هەیە کە ئەمڕۆ یەکی با بڵێن پێنجە ڕۆژی وازم جێژنەی کرێکارانە یعنی ئەو ماف و حەقی کە ئیسلام خوای گەورە بە کرێکاری داوە بە کەسی هەژاری داوە کە نابینرێ طبعا قورئانی پیرۆز کە دێ ئیتر یەک کۆمەڵە پەیامێکی جوانی پێ بۆ مرۆڤایەتی بەگشتی یعنی قورئانی پیرۆز ئێمە زۆر جاری وایە ئەمە ناو خۆمانانی کە باس دەکەین زۆر جار ئێمەی مسلمان ستەم لە قورئان دەکەین بەچی وە دەزانین ئەو قورئانە ئیتر پەیامێکە بەس بۆ ئێمە ئەهلی مزگەوت ئەهلی جومعە و جەماعەت نەخێر ئەو قورئانە پەیامێکە بۆ گشت دنیا پەیامێکە بۆ هەموو کەس زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان ئەگەر تەمەشا بکەی نیزامی بابرین باقەکان بە نیزامی قورئانی دایانناوە بەو شێوازەی کە باس کراوە زۆرێک لە وڵاتەکان کە باسی مافی ئاژەڵ دەکرێت و باسی مافی مرۆڤ دەکرێت و باسی مافی کۆمەڵە شتێک دیکە دەکرێتن یان مافێکە حەقی هەموو مرۆڤایەتیە بۆ نمونە ئاو و ڕووبارەکان بەحر و دەریاچەکان قورئان هاتووە بەڵێ هاتووە قورئانی پیرۆز پێناسەکەی ئەوەیە کە ئەم قورئانە هاتووە چۆن دەڵێ ڕەش و سپیلێک جاکاتەوە زوڵم و تاوان لەگەڵ حەق و مافەکان لەگەڵ خۆشیەکان لەگەڵ بەختەوەریەکان بۆ هەموو سەردەمەکانیش بگونجێ و لەگەڵ هەموو زروفەکانە کە باستان لەگەڵ ئەم گەورەیەیە فەزل و پاداشتی قورئان خوێندن چییە لە مانگی ڕەمەزانە ئیتر لە مانگی ڕەمەزان لەبەرەوەی جیاوازە لەگەڵ هەموو مانگەکان نەکەر قورئانی پیرۆز هەموو خێر و پاداشتێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێت لە کاتەکانی دیکە کە ئینسانی مسلمان خێر و چاکە دەکا طبعا گوناه و تاوان یەک بە یەکە ئیتر زیاد ناکە
یعنی کەسێک گوناهێکی ئەنجام داوە یەک گوناه لەسەری دەنووسێ بەڵام لە خێر و پاداشت یەک بەدەیە بەڵام کە کەوتە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز یەک بە هەفتایە یعنی لە هەفتا کەمتر نیە ئێستا کە لە ناو مانگی ڕەمەزانین ئێمە ئەو مەجلیسی دانیشتین ئینشەڵا کە بە عیبادەت حسابە ئەو هەموو قسە خێرە دەکەین هەر قسێک هەر وشەیەکمان بە هەفتا خێری حسابە نەک دە خێری وەکو پێشی ڕەمەزان یاخود وەکو دوای ڕەمەزان کاتە قورئانی پیرۆز پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ یەک با بڵێن حرف نەک کەلیمە یەک حرفێک یاخود بڵێن یەک پیتێک بە کوردی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ بەدە خێر بۆتان حسابە طبعا ئەوە لە غەیری ڕەمەزانێ لە ناو ڕەمەزان بە هەفتایە بۆیە دەفەرمێ ئەلیف لام میم ألف لام ميم دفرمي أو حرفك نية ولكن ألف حرف ولام حرف وميم حرف بيغمر عليه الصلاة والسلام دفرمي كواتا بس ألف لام ميم سي حرفة ليردا سي باداشتي دقاتي بەڵام ئەگەر لە ناومانگی ڕەمەزان بێ یەک بە هەفتایە ئەو کاتێ دەکاتە چەند دەکاتە 2000 و تقریبا 100 خێر بسم الله الرحمن الرحیم کە 19 حرفە بۆیە لە کاتەکانی دیکە بە 190 خێر حسابە بەڵام وەرە زەربی هەفتای بکە والله يضاعف لمن يشاء ئەوەی کە زیاتر بە ئیخلاسەوەی کە جنابتان باس کرد ئەو نمونە هێناتەوە یعنی کەسانێکی ئەوەندە بە ئیخلاسەوە ئەوەندە بە قەناعەت و بە ئیمانێکی پڕەوە لە خزمەتی قورئاندایە ئەو کاتە والله يضاعف لمن يشاء دەکرێت خێرەکەی زۆر لە هەفتایەکەش زیاتر بێ بۆیە قورئانی پیرۆز بەم شێوازەیە اینجا پێغەمبەر عەلەیهی سڵات وسلام دەفەرمێ هەر کەسێک با بڵێن لە شەودا یان پێش خەوتنانی یعنی مەبەستم لە قورئان چەندە گەورەیە دەفەرمێت دوو ئاەتی کۆتایی سوورەتی بەقەرە کە پێی دەگوتی ئامنە ڕەسوول یعنی زیاتر بۆ مەشهورە لە لای ئەهلی قورئان و ئەوانە ئامنە ڕەسوول کە دوو ئاەتە دەفەرمێ هەر کەسێک ئەو دوو ئاەتە لە قورئانی پیرۆزە بخوێنێتن خوای گەورە خێری قیام اللەیلی پێ دەدا یعنی سەبوونم ناگە بیخوێنێ ئەو پەڕی 2 دقە بخوێنێ دقەیەک بۆ 2 دقە یعنی زۆر بەبەتی بخوێنێتەوە چۆن دەری وەکو عەبدولباست بخوێنێتەوە 2 دقەی بوێتن بەڵام ئیتر خێری قیام اللەیلی هەیە لە حەدیثێکی تر پرسیارە چێت بت ئەوەیە بۆچی ئەف هەمی خێر و بەرەکەتە بۆ مرۆڤی تێنە حسێبکردن هەکە بتنێ مرۆڤ قورئانی بخینێت یعنی معجزە چییە بۆچی ئەف هەمی خێرە بەس بخواندنی چێت بن جوان چل پشت بێ مەسەلەی هەیە جوانە ئێمە تەشبیه نەکەین ینی میسالی جوان بۆ خوای گەورە جوانە بەڵام جەنابەت کاتێک کتابێک دەخوێنی و کتابی نووسەرێک سەرکردەیەک کتابی مامۆستایەکی خۆت یعنی جاری وایە ڕیسالێکی بۆت نووسیوە یاخود کتابێکی کردوتە بە دیاری بۆ جەنابەت نووسیتی ئەمە دیارە بۆ قوتابێکی خۆم بەو ناوە بەو شێوازە یعنی کە دەخوێنیەوە هەست دەکەی لەگەل مامۆستاکەی خۆت قسان دەکەی وەنیە کاتە قورئانی پیرۆز کەلامی خوای پەروەردیگارە هەر کەسێک قورئانی پیرۆز بخوێنێتەوە لەگەڵ خوای پەروەردیگار لە مناجات و لە قسەکردندایە ئەو قسانە و ئەو ئەمرانە و ئەو باسانەی کە لە ناو قورئانە و دەخوێنیەوە ڕێک ئەوە قسە و فەرمودەی خوای پەروەردیگارە لەگەڵ تووە تۆش کە دەیخوێنیەوە و گوێ لێ دەگری ڕێک گوێت لە قسەکانی خوای گەورە گرتووە بۆیە vێری ئەو شتەیەک لۆت بت ئەوەت بێژت باشە قورئان یەکش دروستکریت خودەیەک و درستکریە یانژی کەلامی خودەیە ئەو خفتنە خودەیە خۆ ئیمامی ئەحمەد لەسەر هەوشەیە هەر چۆن دەڵێ شەهید کراوە قورئانی پیرۆز کەلامی خوایە مەخلوق نییە یاخود دروستکراوی خوانێ بەڵکو کەلامی ڕەب العالەمینە جەلە جەلالوه بەڵام ئەو قاغەز و با بڵێن ئەو نووسینە ئەوە با بڵێن مەخلوقی خوایە بەڵام خودی کەلامی خوا با بڵێن خودی ئێستا بۆ نمونە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين تاكو يعني أما همي خدي خوند يا بدنجي أما هموي كلامي خوايا كلام رب العالمين ويكم زاريش كهاتوا باش بمشي وازبو خواي جورا بسر حضرتي جبرائيل دخوينيتوا حضرتي جبرائيل بسر بيغمبر عليه الصلاة والسلام دخوينيتوا إن جاءوش بسر صحابة كان يخويندوتوا حموشان لبريان كردوا بلام لدواي أوي كبيغمبر صلى الله عليه وسلم بابلين وفاة دكا وكوملك لو صحاباني كحافظي قرآن وفاة دكنو زۆرێکیان شەهید دەکرێت اینجا لە ترسی ئەوەی خوا نەخواستە نەوەکو با بڵێن بفەوتێ کە لەسەر هەندێک لە سوحف و ئانە نووسرا بوو بۆ ئەوەی ئەو سەحابانە لە بیر نەکەن یاخود لە بۆ هەندێکیان بۆی لەبەر بکەن با بڵێن فکریان یا زەعیف بۆ ئەو بە شێوازە هەستان کۆیان کردوتە و نووسیتیانەوە بۆ ئەوەی ئەم قورئانە نەفەوتێ و پارێزراو بێ کەمەش عەدی خوای پەروەردیگارە مامۆستا ئێمە لێرەیە تۆ ڕاگرین لە بەرۆی بابەتەکە زۆر زیاتر قسەی لە سەرەکەین بەڵام سەرەتا چینە لای هەر یەک لە پەیامنێرانمان ئاراز ئەحمەد لە هەولێر و ئیسلام یوسف لە زاخۆ لەگەڵمانە بێ بزانین
لای ئەوان چی هەیە زانیاریەکان چییە بێت سڵاوتان لەبێ سەرەتا ئێمە لای تۆ ئاراس تەندروستی چۆنە ڕەوشەکە چۆنە لەگەڵ ڕەمەزان چۆنی و زانیاریەکانیش لای تۆ چییە؟ هاژە شەوتان باش تەندروستیمان باشەوە لەخوا بەزیاد بە ڕەمەزانیش تا ئێستا باش دەڕوە ئێستا ئێمە لەگەڵ تیمەکانی سەرۆکاتی شارەوانی هەولێرن کە تاوەکو ئێستا لە ئەرکدان و شاری هەولێر پاک دەکەنەوە دیارە ئێستا زیاتر چکە بەخۆ دەزانی هاتوچۆ تاوەکو و کاژمێر 6 و ئەمڕۆ وەزارەی ناوخۆ درێژی کردەوە بۆ کاژمێر 7 یان لە 12 شەو تاوەکو هەفتی ئێواری ڕۆژی دواتر بەردەوام دەبێت بۆیە ژمارەیەکی زۆر خۆڵ و خاشاک لە کۆڵان و لە بازار لە شقامەکانی هەولێر کۆ دەبێتەوە بۆیە تیمەکانی شارەوانی بەشەوان خەریکی کۆکردنەوە جگەلەوەی بە ڕۆژیش چەند تیمێکی دیکە لە ناوشار ئەرکەکانیان ڕای دەکەن ئێستا من لەگەڵ کاک فەرمان بەرپرسی شارەوانی ژینگە هەروە خزمەتگوزاری لە سەرۆکات شارەوانی قسە دەکەم کاک فەرمان ئەمەوێ بزانم کاروبارەکانی ئێوە لە شەوانی مانجی ڕەمەزان چۆن دەڕوات بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوە و پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە مسلمانان و دانیشتوانی شاری هەولێری خۆشەویست دەکەم ئێمە بەڵکو بۆ ڕێبەراتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی سەر بە سەرۆکاتی شارەوانی هەولێر لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی شارەوانی هەولێر بەردەوامی لە هەڵمەتی خاوێنکردنەوەی شوێنەکان و شەقامەکان و گۆڕەپانەکان و هەروەها ئەو شوێنانەی کە چاڵاکی تێدا دەکرێت ئەنجام دەدرێت بەردەوامین و ئێستا کە دەیبینین لە کاتی پارشەودا دوای تاوبوونی شەو ئەم بازاڕانەی کە بەڕۆژ دەکرێنەوە یاخود تا ئێواران دەکرێنەوە ئێمە دێن هەڵمەتی خاوێنکردنیان بۆ ئەنجام دێن بۆی بۆ بەیانی بۆ ڕۆژی دووەم یاخود بۆ ڕۆژی دواتر بە شێوەیەکی خاوێن و تەندروست بۆ هاڵاوتیان ئامادە بکرێت هەموو شارەوانەکان ینی لە ئارێکدان و کۆمپانیاکان ئەوانەی گرێبەستی پاکردنەوەیان هەیە لەگەڵ سەرۆکاتی شارەوانی و شارەوانی هەولێر کارەکانی خۆیان بەڕێک پێچی دەکەن ئێوە لە کارەکانیان ڕازن بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە لە سەرۆکاتی شارەوانی هەولێر کە بەپێی جوگرافیای شارەوانیەکان سنووری 6 شارەوانیمان هەیە و هەر شارەوانی گەڕێگەی کۆمپانیاکی کەتی تایبەتەوە کارەکان ئەنجام دەدرێت سەرڕایبوونی قەیران و کەمی کە پێدانی مافەدارایەکان و کۆمەک لەم گرفتانە بەڵام هەڵمەتی پاکردنەوەی شاری هەولێر بەردەوامە و هاوڵاتیانی هەست بەمە دەکەن کە ئەم چاڵەچێ زۆری هەیە ئەمە ڕۆژانە زیاتر لە 2000 تەن زبل و خاشاک لە شاری هەولێر هەیە بەڵام هەموو ڕۆژ تەواوی ئەم زبل و خاشاکە کۆ دەکرێتەوە دەگوازرێتەوە بۆ زبلخانەکانی قرژاڵا بۆی سیمایەکی جوان و تەندروست بۆ شاری هەولێر دابین بکرێت لە هەم لە مانجی ڕەمەزان هەم لەوەی کە کەرەنتینەوە هەروەها ئەنی دوای ماوەیەک بازاڕیش کراونەوە هیچ قەبارەی ینی گۆڕانکاریێک لە قەبارەی خۆڵ و خاشاک لە شاری هەولێر گۆڕانکاری بەسەردا هاتووە بەڵێ لە کاتی قەدەغەی هاتوچۆ لە شاری هەولێر بازاڕەکان یاخود ئەو شوێنانەی کە شوێنی کۆبوونەوەی هاوڵاتیان بوو داخرا بوو زۆربەی هەرە زۆری هاوڵاتیان لە ماڵەکان دەمانەوە بڕی زبڵی ماڵانمان زیادی کردبوو بەڵام ڕێژەی زبڵی کەن بازاڕەکان کار چاڵاکی تێدا ئەنجام نەکەمی کردبوو بەڵام لە ئێستادا تا ڕادێک بەرەو دۆخەکە بەرەو ئاسایی بوونەوە چێتەوەتە بازاڕەکان کراوەنە و هاوڵاتیان ئەوانە بووە کە تێکڕای ڕۆژانەی شاری هەولێر لە نێوان 2000 تاکو 2500 تن ئەمە زبڵمان هەیە ئەمە تێکڕای ڕۆژانەیە و ئێستاش کە کار دەکەن لەسەرەوەی بە پارشێوان و بە بەیانیان و دوای ناخواردنی پارشێ و تیمەکانی ئێمە لە کۆمپانیاکان هەڵدەستن بە هەلگرتنەوەی زبڵ و پاژماوەکانی گەڕەکەکان و ماڵەکان چونکە ئەمە چاڵەچەکان لەوێدا ئەنجام دەدرێت بۆی دوای پارشێوش وەزبێکی ترمانەیە ئێستا شەیتمان و بە ڕۆژی بەردەوام دەبین لە خیانکردنی شوێنەکەمان بۆ ئێوە قڕس نییە ئەم لە مانجی ڕەمەزان بەشەوان تا درەنگ کار دەکەن و ئایا هاوڵاتیان و دوکانداران هاوکاریەوەن بەڵێ بەدڵنیاییەوە ئەرچی تیمەکانی ئێمە قورسە چونکە خۆت دەزانی هاوڵاتیان بە هەموو شێوازێک کە چاڵاچیان هەیە لەگەر کارەکانیان چ لە دوکانەکان چ لە ئەم شوێنانێکە لە ماڵەوە یاخود لە شوێنی کارکردنیان پاژماوەیەکی زۆر هەیە بەڕاستی ئێمە داوای هاوکاری لە هاوڵاتیان دەکەین کە بەلایانی کە مۆزبڵەکانیان بخەنە ناو حاویەکانیان یاخود دوکاندارەکان کاتێک کە دوکانەکانیان قەپات دەبێت کۆی بکەن و لە شوێنێک نەک بە شێوەیەکی هەڕەمەتی فڕێ بدەن چکە ئێستا وەک دەبینەمە کاربەندەکانی پاکردنەوەی شاری هەولێرن کە ئەرک دەچێشن بەم مانجی ڕەمەزان بەم شێوازەکان مەترسی نەخۆشی کۆڕۆنا لە گۆڕەیە دێن دوکان شەقام پاژماوەکان کۆی دەکەنەوە هەڵی دەگرن بۆیە هاوکاری وان کاری ئێمە ئاسان دەکات و داوای هاوکاریان لێ دەکەین بۆی بتوانین باشتر خزمەتیان بکەین و بۆ بەیانی کە دێن و سەرکارەکانیان ئێمە شەقامێک و بازاڕێک و شوێنێکی جوان و باش پێشکەش بە هاوڵاتیان بکەین. کاک فەرمان زۆر سپاس کە لەگەڵم بوویت بڵێ ئەنی هاژە جگەلەوەی کە کرێکارەکان تاوەکو ئێستا لە پاکردنەوەی شەقام و گەڕک و بازارەکانی هەولێر بەردەوامن سەڕای ئەوەش پابەندی ڕێنمایە تەندروستەکان و دەستکێش و دەمامک و
هەموو ئەو ڕێنمانەی کە لەلایەن تیمە تەندروستەکانەوە پێیان دراوە جێبەجێ دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ئاراس بۆ میوانەکەت ماندوو نەبن بێگومان هەولێر و هەموو کوردستانیش بە ماندووبوونی ئەوانەوە دیارە و دەستیان خۆش بێ و جوانە زۆر سپاس. پاقژیا هەیژی پڕاستیژی بوو تیمên باژێڕوانەیە ڤەتگەرت مەمنونێت واناینە و دەستێتوانات گوێشین چۆڤێتوانە ماچینش هەولێری بەرەف زاخوڤە بچین ئەفکارێمە ئیسلام یوسف بۆ ئەکە ڕاستە خود گەلمەداە ئیسلام ئەفدەمێتە باش زانی کاتول چ جایەکە زاخوکە دەلالی چه بەحسە چاوا خەلک ڕۆژێت خۆێت ڕەمەزانی پیرۆستکردن و ئەش هەماشتە دەست پێ بکەم هەیڤا ڕەمەزانێدا توهاری ماڵتکی یان توی دیری مەتبەخی و دیری کارێ ناف ماڵی جوان دەمێتە و هاژە بژن هەمی میوانên we ji baş bidin helbete bi Xwedê gel malê da ez çi nizanim eger ne ez jî hez dikim harîkariya malê bikim lê ez ne çîj destrengîniya minî ne xwarin û karbarên lênengehê da ez ê sîka Salih Yusufî ji van helbete weke cara mezinan gotî berember Remezanên dîtirê ev sala tu kilvê sîgê dixwîne din ev sîge wenî wek وەکی ئیسکان وان پێشتر هەمی ڕەمەزانان قەرەباڵغی بێ لێ گاوێ چوو لە ئەو تێنەبێت بەف ساڵە بوو پاشیوام تنێ ئەنی سەمونخانەیەت ناو دەستێمە داماین ئەنی ژوان verê min Mîkaîl dît ئەنی ڕەمەزانên بوری vê gesayê ges çiyekê bi navidengê zaxoye her şev nêzîkî 2000 lefeyanên goştî û mirîşkê firotin lê ev sala girtî maye her çend girtiye jêdî sabreyî nayedin her şev seredanê dikitin bîrhatine salê borî bixwanê dikitin yanî Mîkaîl demê te baş bidin min tilvêrê dîtê ez bêjim heke kar nebit ji bêhna te nayet vê tu bêberê xwe bidevê pêşekî bixêratnava dikeyin û televizyona Kurdistan bi çar dikeyin Xwedê zararmendiyekî emîn hemî salê em milvêrê ne izdîhama qelebalîxa tu zanî hemî 2000 semûna heta 2300 semûna me firotin her şev و ساعتێکی ژی نەتما یەکی هات بۆی خلاصت بی عرب خودێ هەتا نوکە زارمەندیەکی ئەمین بێرێ ویست باشە بەحس کرد جەماعەتە گوتی هەر چەند دوکان گرتیە بەس هەر شەوت تێت وێرێ بۆچی خودی سەبرا مناهێت ئەمە ما سەبرا خوادارێ بە 15 سال از وێ دوکانی بەمە ئەمە هەر شەف ئەستیمە بێرێ عرب خودێ واسەماندینە بژوانە سەردانە vê firnê bikim êdî bizanim nav zaxoda karobarê سەمونخانە شێ çawaye ew ça ev demê şevê derbas dikim Xwedê qewetawa bidit eger em bizan karê we vê Remezanê çawa berember Remezanê borî hindekê cara min ji gazindar dikin bêjin arê giran biye $20 $30 çûne ser serborî vê çendê we jinan girankirî an her wek xwe ye Pêşeyek ez qiratina kanalê te dikim ku vêrê hazir bî vê meha Remezanê pîrûz her sav û înşallah nisbet arî belê arê giran bî her tanî teqrîben $20 $25 çû ser arî bele دیتر خلک یعنی حتی سی سپیده هیم وکرین یعنی جموجلا ولاتیان بری و چند نان چت کرنا چند چت کن یعنی کری کاری انخواه کیم تر کرینه کیم نکرینه روش چاوه کاری و بگیشت نسبت سالادی گل اف سالا طبعا کری کاری منو که ید کمتر لهاتین سالادی پتر بین سالادی 8 بین 9 عامل مهابین نو که ید بینا 6 عامل 5 عامل شوله خواهد کن و نسبت وکی گوتی رمضان دی ما شوله ما پتر لهات بی نزدیکی 15-16 فردا من روزانه شولت کرد. اف سالا تقریبا نزدیکی 2 فردانه 3 فردانه انا وزر که حقیقت خونه داره. بس طبعا به چند دیجی من اون هر وقت خواه متفروشن و ما ارزانه کریم گرانجی نکردی. بله. دست خشیل ود کرد. یک جوانیت کو هری کاری زحمت پروژه دا از باور مرچن پروژهش بانی اونی گل برفرنه که نانی چید کن شیاری ما به. اگرم بزن یعنی روزیا خاط چا در باست که یعنی برفرنه هندکی گرمه و خودی گله گرمه بس با مجبوره سحور جی ساعت 10 متر حتی شاشه و ساعت 10 جی حتی شبه حتی 30 بله خودی هاری کاری و جوان سردار گازی مت کردن ایدی از دلوا و گرم خبر نخوشه اف شبه مت ویسی که دا گلبی جوان چیخانه فتو یعنی ناوه که دیاره وی بازاریه بازار صالح یوسفی الصبح به اوج دیت خراب کردن ایدی اف ناوه دیاره وی بازاریش دا نامینه پیوی که چیخانه فتو کبابت فهمی چه بینه وکر زۆر سپاس بۆ تۆ ئیسلام کە لەگەڵمان بووی بۆ هیواین هەمیشە زاخۆی دەلال لە ئاشتی و ئارامی ئابژی و سپاس بۆ تۆ بۆ دانیشتوانەکەشی
مامۆستا ببوورە زۆر دامانبڕانی بەڵام پێویستەکە زۆر جاری زانیاریەکان بویستیم زین ڕەوشی ڕەمەزان سەفەرێکی دۆک و زاخۆشتان هەولێر و لەناو هەولێراین بەڵام هەر زاخۆ ئاگاداری ئەو بین کە و کارمەندانە چۆن کارەکەن بەم شەوە درەنگە خی گەورە خۆتیان بەو مامۆستا باسی ئەو کرد کە هەر پیتێکی قورآن کا خوێندێت چەندێک خێر و بەرەکەتی هەیە ئەی ئەوانی کە لە بەری ئەکەن یاخود خۆیان لە بەریانە و مناڵەکانیشیان فێرەکەن کەسانی کەش فێرەکەن ئەجر و پاداشتیوانە ئەبێت چەندێک بێت خۆی ئەوانەی کە قورآن لەبەر دەکەن جارێ دوو پاداشتی زۆر گەورە یەکێکیان کە با بڵێن کەسێک وفات دەکا طبعا جسمی ئینسان مرۆڤ قابلی ئەوەیە کە پاشی وفاتی ئیتر بڕزێت و ببێتەوە خۆل و خاک و ئەوانە بەڵام دوو کەس کە ناڕزێن یەکێک لەوانە جسمی پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ وە کەسی شەهید کە لە پێناوی ئاینیتی وڵاتەکەیتی نیشتیمانەکەیتی ئەوانە ناڕزێن بەڵام کەسێکی تر کە زۆر جار لەبیر کراوە ئەوش حافظ القورآن ئەوانە کە قورآنیان لەبەرە هەموو قورآنیان لەبەرە جسمی ئەو کەسانە ناسووتێ ژن پیا و هەر کەسێک بێ مادام حافظ القورآن بوو یعنی هەموو قورآنی لەبەر بوو ئەوەش لە پاڵ با بڵێن پێغەمبەران سەلامی خوان لەگەر بێت لەگەر شەهیدەکان ئەوانیش با بڵێن جسمەکانیان ناسووتێ و بەڵگەش هەیە زۆرێک لە ئەو کەسانێک کە قبریان هەڵدراوەتەوە لەبەرەوە ئیتر گۆڕستان بووە بە ئاو لەی داوەعنی کە تاقیبیان کردووە ئەوە حافظ القورآن بووە یان جاریوە مەسەلەن گۆڕستانێک بۆ کۆن بووە ئەوانە با بڵێن قبر لەسەر قبر لێ دراوەتەوە تەمەشا دەکەن جسمی مرۆڤێک وەکو خۆی پاشی چەندین ساڵ بەلکو 100 ساڵ کە تاقیب کراوە لە تەریخ و یان گەڕاوتن سەر ئەسڵ و ئەساسەکەی ئەم کەسە حافظ القورآن بووە بۆی ئەمە لە دنیا بۆ قیامەت کە ئەوەی خوشکم باسی کرد ئەوش ئەوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لە دوای ئەوەی کە ئینسانەکان ئیتر حەق و حساب دەکرێ و پاداشتەکەی خۆی وەڵدەگرێتەوە و دەچێتە باشتەوە بەڵام ئەو ئینسانە جاری وایە زۆر نەگەیشتۆتە مەرتەبەیەکی بەرز ئیتر هەموو پاداشتەکەی لەوێ ڕاوەستاوە بەڵام لەسەر ئەو ینی لەناو بەهەشت کە هێشتان دەرەجەیەکی دیکەی هەبێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ بانگ دەکرێ بزانم چەند قورئانت لەبەرە دەفەرمێ بخوێنە ڕەتیل بخوێنەوە وتر بەسەرکەوە یعنی هەتا ئەوەندەی قورئانی لەبەرە هەتا ئەوەندەی کە لەبەریتی و دەیخوێنێتەوە ئیتر دەتوانێت بە قادرمەکان بەسەرکەوێتەوە و سەرەوەی پاداشتی ئەوەی کە وەریگرتووە لە مەیدانی مەحشەر و لە بابلین لە کاتی حەق و حسابە وەریگرتووە پاداشتەکەی بەڵام پاداشتێکی ئیزافی ئەوەی کە جەنابەت باس کرد حیفزەکەیە حیفزی قورئان بەڵێ مامۆستا بجەڤە پاداشتی وێ بەس الفيديو جرينك أو بونو منا وكيت البحث كري هم حرفك هندا خيرتين قرآن تمام تبخيني همية ختم كي هندا خيرتين بس شو بخيني مثلا جبرفي كي خيرتين ما ظن دبيني إكي والله يدفي هاي فيدا من ده ختم كرن من دفي هاي فيدا باز ده ختم كرن يخو قالك يعني بيغمبري صلى الله عليه وسلم شو بحث كري أم شو قرآن بخيني ده خير بدس ما ببيت زي ما شون ضلي دائما ناوندي دارك بقرين باشا يعني كودري ظلم لوان نكين لا هردو طرفك نكري خوي قرآني بيروس بابلين جاري وابون من أجر بنو من بينو إمام عمر خوالي رازي به جاري ولا يكاتك دو ختمي قرآني هبوا ختمي شيء أو بوا يعني ترتيل بابلين بشوازك خوينديتي ولا بو أجرو باداشت أو كباس ما نكربون من أو أجرو باداشتي ك هر حرفك بدا خير حسابه ومضاعفات شيء زيادة أما ختمي شيء كردوه بس خوينديتي و پێداچوو وەکو ختمێکی قورئان هەنیکو با بڵێن ئەوەی کە دەیبینین لە نوێژەکان دەیخوێنینەوە بەم شێوازە ختمێکی دیکەیان هەبووە بە تەدەبور و تەفەکر و یعنی چۆتنە ناو قولایی کە ئەمەش لە بۆ زیاتری مەسەن تەڵەبی عیلمە تەڵەبی عیلمیش ئەوە خۆ دەزانین فریشتە و مەلایکەتەکان باڵیان بۆ ڕادێخەن ختمێکیان هەبوو بەو شێوازە ختمێکی دیکەیان هەبووە تەدبیقی ینی مەسەلەن ئیمامی عومەر هەتا باز دەکرد دەفەرمێ هەتا وەفاتی کرد ختمێکی قورئانی تەواو کردووە یان نەیکردووە بە تەدبیقی بۆ نمونە یەکێک لەوانەی کاتێک دەچیە ماڵەکان دەچی بۆ شوێنێکەوە سەردان دەکەی کە چووی یەکەم جار استئذان وەردەگری سەلام دەکەی وإذا قيل لكم ارجعوا ئەگەر صاحب مال پێی گوتی بگەڕێەوە فارجعوا هو أزكى لكم بگەڕێەوە ئەوە بۆتان باشترە یعنی سە زۆر جار بۆ نمونە بوویتە تەلەفۆن و موبایل تەلەفۆن دەکەم ئوستاز جەنابەت لە ماڵی ئامۆزا خزم فلان کەس بەڵێ ئیزن هەیە بین سەردان بکەین لەوانەیە نەگونجێ لەوانەیە میوانێکی تری هەبێ لەوانەیە لە ماڵەوە ئامادە نەبێ پێشوازی لە میوان بکە دەری ئەگەر کاتێکی تر بێ دەبێ ئەوەیە یعنی ڕێکەوەی ئەرجعوا
یەکسەر بگەڕێەوە ما مستە مەسەلە تێگەشتنێ بوون و حتى ئەفلا يتدبرون القرآن على قلوب أقفالها يعني هر بس بو أبي تبجهت مثلا عربية تبجهت عربي زامبد وقت أو تخينت في تبجهت هزرتي ضبكت يانجي خواندنه ئەمجا ئێستا باسمان کرد تەماشاکە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز کە باسمان کرد مانگی دابەزینی قورئانە مانگی تەراویحە مانگی ڕۆژووە مانگی دوعایە مانگی ئەم جۆرە با بڵێن ئەم عیبادەتە زۆرانەیە کە باز دەکرێت یەکێک لەوانە ختمی قورئانە یعنی یەک ختمێکی قورئان لە ناو ڕەمەزانی بیکەی بە 7 ختم حسابە یعنی ئەو کەسە ئەگەر بەو تەدەبورە و تەفەکور و چۆن دەڕی بە تەطبیقاتی بڕواتە ناوی ئەو ختمەی پێی تەواو ناکرێ یعنی پێی تەواو ناکرێ بۆیە لەو پاداشتە گەورەی بۆی بێبەش نەبێ ئەمە 11 مانگی تری لە پێشە بۆ بابرین فکرکردنەوە و زیاتر بە قوڵای چوونە ناو قورئانی پیرۆز و تەفسیری لەگەڵ بخوێنێتەوە ئەمەیان زۆر جاری بکرێتن دوای ڕەمەزان بە تەفاسیل بچێتە خزمەتی باشە بەڵام لە ناو ڕەمەزان وا باشە بەلای کەمی ختمێک بکە ینی ڕۆژانە یەک جوزئێکی قورئان بخوێنێ لە کۆتایی ختمێکی قورئانی کردووە کەواتە ختمێکی قورئان دەکاتە بە قەبارەی 7 ختمی قورئان لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز بەڵام ئەگەر ڕێک لە دوای ڕەمەزان دەست پێ بکە کە مانگی شەوال لە باڵێ مانگی دوایە ختمێکی قورئان بکە بۆی بە 10 ختم حسابە کەواتە لێرەدا مزاعفاتەکەی لەوێ یەک بەدەی لێرەیەک بە 7ەیە لەبەر هەندێ زۆرێک لە سەحابەکان خوان لێ ڕازی بێ و لە با بڵێن تابعین و لە پیاوچاکان و لە عولەمایەکانیش دەفەرمونون لە مانگی ڕەمەزان زیاتر هەوڵیان داوە زیاتر قورئان بخوێنن بەڵام بە چ شێوازێکەوە کە جەنابەت باس کردووە وەڕەتیل القورئانە تەرتیلە یعنی بەو شێوازەش بێ کە قورئان جوان مەسەلەن نەک بۆ نمونە هەیوامان هەیە لە مانگی ڕەمەزان 10 ختمی کردووە ینی هەبووە 10 ختم بەردەوام لەسەر قورئان بووە بەڵام لەو لای نوێژەکەی ئیمال کردو هەر نێژە واجبەکەی کردو سونەتەکانی نەکردووە بۆ نمونە دوعاکردن کە مناجاتە لەگەڵ خوای پەروەردیگار هەموو کەسێک پێویستمە بە تەڵابە لە خوای پەروەردیگار دوعای لەبیر کردووە بۆ نمونە کۆمەڵێک ئادابی دیکەی لەبیر کردووە یعنی سیرەی ڕەحمی لەبیر کردووە زیارەتی قەبرستانی لەبیر کردووە یعنی کۆمەڵە شتێکی تری وا باشە لە مانگی ڕەمەزانی پیرۆز یعنی کابرا بەرنامە ڕێژی بکە بەڵام چۆن دەڵێ پشکی شێر بدا بە قورئان پشکە شێرەکەی بۆ قورئان بێ ئەو جا ئەفۆن لە ناو نوێژ زیاتر دەخوێنێتەوە یعنی سەبوا باشە بۆ نمونە کەسێک کە دوو ڕکعەتی سونەت دەکاتن سونەت لە ماڵەوە دەیکا با لە دوای سورەتی فاتحە چەند دەزانێ قول الله احد دەزانێ قول اعوذ برب الناس دەزانێ والضحى دەزانێ إنا أنزلناه دەزانێ ئەوە زیاتر کە ویستم ئەو پرسیارە بکەم چ ئاەتێک بخوێنرێ لە مانگی ڕەمەزانە هەرچە نازانین کە قورئان خوێندون و ڕۆژ و برتن لەو دنیا کە تکا بۆ بەندەکانەکە بەڵام چ ئاەتێک زۆرتر بخوێنرێ کە خێرەکەی هەم زیاترە و زۆر زیاتر تکای بووەکە لە ڕۆژی دواییە لە مانگی ڕەمەزانە قورئانی پیرۆز لە بسم الله الرحمن الرحیم سورەتی فاتحە با بڵێن دەکاتە کۆتایی لە سورەتی ناس هەر هەمووی قورئانە هەمووشی جیاواز نییە و هەمووشی پاداشتی گەورەی هەیە بەبێ جیاوازی بەڵام چۆن دەڵێ ئەگەر لە جێژنە سورەتی ڕەحمان نەخوێندرێتەوە بە جێژنە حساب ناکرێ بۆیە هەندێک بابەتێ مەسەلەن لە شەوان سنەت وایە زیاتر سورەتی بەقەرە بخوێندرێ بە تایبەتی کۆتایی بەقەرە بخوێندرێ ئیتر لە هەندێک مەسائیل و ئەوانەی کە لە ڕووی نەفسی و مەسلەی لەمس ئەو جۆرەشتانە هەیە خی گەورە ئەوە لەوی پارێزراوی دەکا مەسەلەن سونەتمان هەیە لە مانگی بابرین هەموو ڕۆژانی جومعە سورەتی کەهف بخوێندرێتەوە تایبەتمەندی لەو کاتی طبعا جگە لە ختمی قورئان کە دەکەی لە هەموو کاتێک هەمووی دەڕوا بۆ نمونە کەسێک حەزی لێ بێ زیاتر مەسەلەن عەزابی قەبر و ئەوانە پارێزراو بێ سورەتی المولک بخوێنێتەوە ینی لەسەر مردووەکانمان با بڵین کەسێکمان نەخۆشە و کاتی سەکەراتیتی پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ لقینوا موتاکم بلا اله الا الله بلا اله الا الله تلقینیان بدەن و هەروە دەفەرمێ اقرأوا یاسین با بڵێن هەڕێک بەو لەفزە هاتووە یاسین لەسەر با بڵێن نەخۆشیان مردووەکانتان ئەو کەسێک کە دەگاتە حالەتی سەکەرات سونەت وایە لەو کاتانە سورەتی یاسینی لەسەر بخوێندرێ یعنی ئەو کەسە چۆن دەیتەسپێنێ لەسەر ئیمانەکەی کە هەیەی بەڵام لە ئەفۆن ئەوەی پرسیاری ڕێک جەنابەتەوەی کە باس کرد لە ناو نوێژە هەمویان بێ جیاوازیە ینی هەمووی بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بێ جیاوازیە لەوانەیە شتێکی دیکە ئیزافە بکە مەسەر پرسیاری جەنابەت مەسەل لە ناو نوێژ کەسێک دەست بە نوێژ دەکا کە سورەتی فاتحەی خوێندووە سونەت وایە لە دوای هەموو فاتحان طبعا سونەتە زۆر کەسێک سورەتی فاتحەی دەخوێنێ و لە پاشەوە هیچ لە دوای ناخوێنێ بەڵام سونەت وایە سورەتێک یان چەند ئاەتێک لە دوای بخوێندرێ بەڵام دەشکرێ
بۆ نمونە کەسێکمان هەیە دایکمان خوشکەکانمان ئەوانی کە اختیارن سوورەتە دریژەکانیان لەبەر نییە ناتوانن بەڵام دەکرێت لە دوای سوورەتی فاتحە لە جیاتی سوورەتێکی کورد یعنی چەند سوورەتێکیش بخوێنێتن مثلا سوورەتی قل الله أحد خوێندووە لە دوایەوە برێ قل أعوذ برب الفلق ئەوشی تەواو کرد بسم الله الرحمن الرحیم قل أعوذ برب الناس یعنی دەکرێت 3 سوورەت 4 سوورەت ئەسڵان دەکرێت 2 جزئی لە دوایەکیش بخوێنێ دەتوانێت مامۆستا لەوێرێ تایبەت وەکیەوە دیار بۆ نوێژکردنی فەرزەوێت و دەست نوێژێ بشووی بەێ بۆ قورئان خواندنێ چ هەلگرتن bil سەر بخینی یان ژیش بەرکردن کابراایکیش بەر بکرد فەرزەوێت دەست نوێژ لێرەدا خوای گەورەکە لە قورئانی پیرۆز دەفەرمێت لا يمسها یعنی دەست لێ نادەن چێ إلا المطهرون ئەوانەی کە پاکن پاکەکان لێرە هەرچەندە هەندێک خلافێ لە مەزەبەکان بەڵام ئێمە زیاتر لە مەزەبی ئیمامی شافعی خوای لێ ڕازی بێ و زۆربەی لە عولەمایەکان دەفەرمون ئەو کەسەی کە دەست لە بۆ قورئان دەبێت دەبێت دەست نوێژی هەبێ يعني بدس نوێژ قورئانی بەڵێ کە دەست لە مصحف کە دەست لە مصحف دەدا دەبێت دەست نوێژی هەبێ دەستبردن لە بۆ مصحف جا بۆ خوێندنەوە بێ بۆ هەلگرتن بێ بۆ نەقلکردن بێ کابراایکیش بەر بژیبێت یاش بەرە و تخینت بێک و قورئانی ڕاکرد ئەو باسی مصحف دەکەن ئەفەنجارێ مصحف دەست لێدانی مصحفی پیرۆز ئەوە دەبێ ئیلا دەبێت دەست نوێژی هەبێ لە هەندێک لە زانایان عولەمان دەفەرمون ئەگەر حالەتی زەرور و ئەوانە بێتن و مەسەلەن کەسێکە کە ئەهلی قورئان و بەردەوام قورئانی پێ و بەردەوام قورئان دەخوێنێ لە حالەتێکی وا بۆ دەست نوێژی نەبووە و قورئانەکەی پێ بۆ ئەوانە تۆزێک ئاسانکاری کراوە لە بۆ حالەتێکی زەرور یعنی بەو شێوازە بێ نەکە کەسێک بە بەردەوامی ببێ دەست نوێژ دەست لە قورئان بداتن نابێتن یعنی گوناحیەکە مامۆستا ئەگەر دەست نوێژی نەبێت و دەست لە قورئانەکە بە ئەگەر بە عەمدی و بەو شێوازە بێتن گوناحبار دەبێ لەبەرەوەی هەرچەندە مە ڕەئی دیکەشمان هێندێک زانایان کە باسییان کردووە بەڵام ڕەئی ئەسەح ئەوەیە کە دەبێت ئیلا بە دەست نوێژەوە دەست لە قورئان بدا حتا هەندێک ئاداب هەیە لە کاتی قورئان خوێندن سونەت وایە ڕووی لە قیبلە بێ یعنی جوان دابنیشێ بە چ ئوسلوبێکی جوان کە ئێستا بۆ نمونە لە بەرنامە دانیشتوینە دەمانەوێت بە ئوسلوبێکی جوان دانیشین هەمان شێوە دەبێت بە جوانتر لە بۆ قورئانی پیرۆز دابنیشین اینجا لە مەسەلەی با بڵێن ئەلکترۆنیات ئێستا بۆ نمونە ئەو هایپاتی لای جەنابەت ئەو مۆبایلەی بەرچی من قورئانی کامل تێدایە مادام مصحف نییە بەبێ دەست نوێژ دەکرێ مصحف نییە ئەمە باسمان کرد دەست لێدانی مصحف یعنی قورئانی پیرۆز دەست لێدانی قورئان دەبێت دەست نوێژی هەبێ بالضبط بەڵام لە ناو ئەلکترۆنی و ئەوانە ئەوە بە قورئان حساب ناکرێتن بۆیە ئاسایی ئەگە بەبێ دەست نوێژی دەست لێ بدا یاخود لەبەریتی بەبێ دەست نوێژ بخوێنێتن هەر ئاساییە هەر ئەو خێرە لەسەر موبایل و ئانە هەر خێری قورئان خوێندنی هەیە بەڵام ئێمە کە باسمان کرد لە کاتی قورئان خوێندن ئادابەکان جێبەجێ بکە ئەوە مزاعفاتەکەی ئەوەیە وەکو باسم کرد دەفەرمێ والله يضاعف لمن يشاء لمن يشاء چیە ئەو کەسانە کە زیاتر بە گڕونوتینێک بۆ نمونە جاری بە کەسێکمان هەیە بەو پەڕی ئیخلاسەوە جاری بە حتا دەچێتە دیوەخان دەچێتە ژوورێکی تەنیایی خۆی لە قەلەباڵغی متبەخ و تەلەڤیزیۆن ئەو جۆرە شتانش دوور دەکاتەوە بە تەنیا کەواتە ئەمە زیاتر بە سافی دەچێتە ناو بابەتەکەی کە قورئان خوێندنە مامۆستا ئێمە زانیمان نساکە ئەبێ دەست نوێژمان هەبێ زۆر بەڕێزەوە لە حزوری قورئانە دانیشین و بخوێنین ئەی خوێندنەکەی چۆن بێ بەدەنگی بەرز بێ بەدەنگی نزم بێت جوانە ئەگەر ئێمە قیاسی بکەینە سەر دوعا سەحابەکان هاتنە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمیان یا رسول الله ربنا بعيد يناديه ئایا خوایەکە ئێمە طبعا تازە مسلمان بوون و ئیسلام بوونە و بلا تەشبیه یعنی ئەوان هەر لەگەل بت و لەگەل سەنەمەکان بوونە ئیتر ئەم خوایەکە نەبینراوە و نابینرێ و لە غەیبدایە و ئێستا ئیمانیان پێهیناوە ئایا چۆن دەری خوا چۆن ئاگای لەوان دەبێ ربنا بعيد دوورە یونادی گوتیان حتا دەنگۆ بچنە سەر گردەکان ها لە دەوری با بڵێن مەکە و مەدینە هەندێک گرد و شتەیە بچینە سەر گرد و شاخەکان و هاوار بکەین بۆی خوا گوێی لێمان بێت چکۆ لە ئاسمانە ئەم قەریب یوناجی یان ئەوتە نزیکە بۆی مناجات بکەین ڕێک ئەمە مادام پەیوەندی بەخوای پەروەردگارە دەفەرمی یەکسەر حەزرەتی جوبرائیل دێتە خوارێ و حتا دەفەرمێ پێغەمبەر صلی مەجالی ئەوەی نەبووە تا جوابی سەحابەکان بداتەوە و بەم شێوازە یەکسەر حەزرەتی جوبرائیل دێتە خوار دەفەرمێ خوای گەورە فەرموویەتی پێیان بڵێ قل ئەگەر باسی من دەکەن وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان ئەگەر بەندەکانی من باسی من دەکەن وإذا سألك عبادي عني ڕێک ئەی محەممەد صلی الله علیه و سلم پێیان بڵێ ئەگەر بەندەکانی من باسی من دەکەن یعنی لە من دەپێستنەوە وەکو چۆن ئێستا باسی قورئانمان کرد لەکوێ دابەزی و چۆنیە ڕێک پیاناسەکەی ئەگەر ئەوان داوای من دەکەن قەریب أجيب دعوة الداعي إذا دعان
ئەمە زۆر نزیکم وەڵامی جوابی داوەتەکەشان دەدەمەوە قورئانی پیرۆزیش لەبەرەوەی پەیوەندیە کە بینی ئەو عەبدە لەگەڵ خوا پەروەردگار جەلە جەلالوه و بارزشی دروستە یعنی هەم بە دەنگی بەرز دەکرێت بخوێندرێ هەم بە دەنگی سەبریشەوە دەخوێندرێ بە هەردووشی بەڵام لە هەردوو تەرەفەکەی ئەمە شتێکمان هەیە ئەوەی کە جەنابەت باس دەکەی ئەوە لێک جیاکەین مەسەن کەسێک ئێستا بە ئەو نووسینەیە لە پێشمانەوە ئێستا بە چاو خوێنمەوە بەڵام چۆن دەری ئەوە وەکو خوێنەوە حساب نییە بەڵام بەم شێوازە ینی زوبانەکە لەگەلی بجوولێ دەوت بجوولێتەوە باسە تۆکەنێتە دەرێ بەڵام دەبێ حرەکێکی چۆن دەڵێ شەوێلکە و زوبان و دە و لێوەکان حرەکەی بکە بڵێ بەم شێوازە پێدەگوترێ قیرەئە ئەوجا قیرەئەیەکی بێدەنگی پێدەگوترێ بەڵام ئەگەر بە چاو بخوێندیەوە حتا نازانم جەنابیشتان ئێوەش خەریزن و ئەوتان تاوا کردووە ئەمە بە خوێندن حساب ناکرێت حتا لە بۆ حیفزکردن حیفزی پێ ناکرێت ئەگەر دە و هاریکار نەبێت لەگەل مێشک ئەو کاتە بە خوێندن حساب نییە بەڵام مەسلەی بە دەنگ و بێدەنگەکەی هەردووشی جیاوازی نیە وەخوا پەروەردگار قبولی دەکا و دەرباسی بەشێکی دیە قورئانە پیرۆز بیم تایبەتیژی وەختە دەمەوە بەحسە ئیعجازە علمی و ئیعجازە زانستی و معجزە قورئانێت دەکردن بتە چەند بەشێک ئەس بێری بەحسا معجزە یانجی ڕوقیا شەرعی بکەم سان گەلێک جۆرە دەبێژە فلان کەس نساغ بیمە پێ دەخواند قورئانێ یانجی گەلێک جۆرە تۆڕی جوواکیان بینێ هەندێک کەسان یانجی مامۆستایەت ئاینیەت هەن چ ڕاز بە چژی نەڕاز بێت يعني أفا كريا باباتك جرم بخو پیغمبری صلی الله علیه و سلم طیبت چاو بحث رقیه شرعی کردیا قرآن پیروز و خواندنا ول سر نساخه و چه نساخه کی بله ولا پیشی اوی پیغمبر صلی الله علیه و سلم باسکه خوای گوره باسی کرده فرمی وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ده فرمی اوی کل قرآن دابزیوا يعني هر همو قرآن شفاء رحمته بۆ چێ بۆ ئینسانی ئیماندار کەواتە شیفا بەشی ئەوە دەگرێتە کە کەسێک نەخۆشە بەڵام زۆربەی نەخۆشە نەفسیەکان و دەرونیەکان دەگرێتەوە حتا نەخۆشیەکانی دیکەش خوای پەروەردگار شیفا دەنێرێ بەو عەقیدە بەو قەناعەتە جوانەی کە جەنابەت باست کرد مەسەلەن دایک و باپیرانی ئێمە بەو قەناعەت و بەو عەقیدەیە کە باسییان کردووە من شتێکی خۆشم هەبوو گەر ئیزن هەبێ باسکەم دەستمە دەرێ لە تەوەرەکە و دێمەوە گەڵوتیان یەکێک چوو بووە حەج دیار بوو لە حەجکە گەڕابووە گوتیان لەوێ چۆن بوو لە نوێژکردنەکان و بازار ئۆشتانە گوتی وەڵای هەمووی عەرەبی بوو تێنێ دەگەیشتین زەحمەت بوو کوردێک بدۆزینێ بەس گوتی وەڵای الحەمدوللا دەگوت لە شتێکیان مشکلەمان نەبوو وەختی بانگەکە دەمانزانی چۆن گوتی بانگیان بە کوردی بوو بانگەکە بە کوردی بوو دەگو ئەویان ئەگەرنا بەس با بڵێن لە مەسەلەی قورئان و ئیعجاز ئەوانە شیفایەکە لێرە بوو ئەو کەسانەیەکەوە زیاتر بابەتی دەرونی بەڵام بەداخەوە لێرە من داوا لە هاوڵاتیان و خەڵکی ئازیز و خۆشەویستیش دەکەم یعنی ئەمە بابەتێکی شەرعیە وە گرنگیشە و شتێکە حاشا هەل نەگرە بەڵام بەداخەوە کەسانێک چۆن دەڵێ بکو شتێک بە مەرامی سیاسی بەکاردێنێت و ئەوانە هەمان شێوە بە مەرامی پارەپەیاکردن بە مەرامی ئەوەی کەوا شوهرەیەک ناوێک پێیا بکە یعنی بۆ نمونە هەندێک هەیە تیجارەتێکی گەرم بەم شتە دەکەن ینی غەدرێکی زۆریان لەم بابەتە کردووە بەم شێوازە نییە کە خەڵکێک یعنی ئەوها گەورەی کردووە کردێتی هەڵاو کە ئینسان بەڕاستی دەسەڵات و قودرەت و کە خەلیفەی خوایە لەسەر زەوی یعنی وەلێ کراوە ئەو ئینسانە ئیتر تەواو هیچ نییە وەکو چۆن لە سەردەمانی پێشتر بۆ نمونە ئافرەت چەند پیرۆز و گەورەیە بەڵام سەردەمانێک بوو ئافرەتیان وەلاخستە بوو ئێستا ڕێک وەلێ هاتێ ئینسانەکان وەلا خراوە يعني يتر جن بويتا سيدي سر كون عالم نا إنسان سيدة بويا جوري دائما لدس إنسانة برام إنسانش قابل نخوشي نفسي بشيكر دكتورة كانش بابلين كاهتمامي شو زوري بيدن برام بداخل وكخلكانك تجارتي بيدا كان أما كشير شكايا لقلا ويديكا مثلا قرآني بيروس شفايا جاري وكسك بون من سري ديش مشاكلي هي قرفتي هي قرآني بسر دخويني ويعني جول القرآن دقري پیغمبر عليه الصلاة والسلام لو كاتاني كزور بتاقة ماندي بوا بانك عندك الصحابة كان دكا عبد الله كور مسعود عبد الله كور عباس خويلي الرازي به عندك له فرمي قرآن من السر بخينن فرمي يا رسول الله قرآن بوتو دا بالزوا اما بوتو بخينن فرمي بوم بخينن يعني لو كاتي كتاقتي نبوا قرآن بخين دوا پیغمبر عليه الصلاة والسلام يعني شلون ضلي قش بوتوا نمونه چی شبو لسردمي پیغمبر علیه الصلاة والسلام بۆ دریم بابەتەکان حەقی خۆی بدەینەوە باقەدر نەکەین لە هەردوو تەرەفەکەی یەک دوو سەحابەیەک دیارە بە سەفەرێکدا دەڕۆن بە تەنیشت گوندێکە
داوای نان دەکەن یان خۆت یارمەتی گوندەکەش دیارە باوڕش بێ باوەڕش بوونە ئیتر داوا دەکەن ئەوانیش پێیان نادەن پرسیار دەکەن یعنی ئەو گوندەوانە دەڵێن کەسێکمان هەیە نەخۆشە درێکا کە بینن ئەو نەخۆشەمە دوعای لەسەر دەکەین چا دەبێتەوە کە چا بۆ شتێکمان بدەنێ ئەوانش دەرێن وەرە ئەگەر نەخۆشیەمەتان چاکردەوە ینی تو دکتۆری وەرە مەش پاداشتەکەتان دەدەینەوە فەرمی ئەو سەحابانە سێ بوونە چوار بوون ئیتر ژمارەکان کێشەنیە دەچن لەسەر ئەو نەخۆشە حتا لە ڕواتێک دەفەرمێ بە سوورەتی فاتحە خوێندووە بەس سوورەتی فاتحە دەفەرمێ قورئانیان لەسەر خوێندەوە ئەوەندەی کە زانیویانە یاخود ئەوەندەی کە دابەزیوە ئەو سەردەمی ئیتر خوای گەورە شیفای بۆ ئەو کەسە ناردووە ئەوانش لە جیاتی بەدیلی ئەوە حیوانێکیان وەرگرتووە حیوانەکان سەر بڕۆ خواردوتیان کە دەگەڕێنەوە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەم بەسەرهاتی خۆیان دەکەن ئیتر پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن دەڵێ بە زەردەخەنێکەوە دەفەرمێ لەو حیوانە هیچ گۆشتی ماوە بەشی منیش بدەن ئەوان دەفەرمێن بەداخەوە یا ڕسوڵ الله هەمومان خوارد زۆرمان برسی بوو یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەلەب دەکات ینی کەواتە ئەوەی کە وەرتانگرتووە دروستە بەڵام بەو شێوازی ئێستا نەکە تیجارەتی پێ دەکرێت یعنی بۆ نمونە بە هەنجوینی و بە ڕەشکە و بە کۆمەڵە شتێک من لەگەڵ ڕێزم ئەو بە ڕێزانەی کە ئەم کارە دەکەن وجدانیان لەگەڵ هەبێتن شتێکی باشە بۆیە قورئانی پیرۆز شیفایە ڕەحمەتە بۆ عالەم اینجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەگەر کەسێک نەخۆش بوو قورئانی بە لەسەر بخوێندرێ ئەگەر زۆر بەدیقەت بووم لەسەرێکی پێ بڵم کەسێک هەیە حەزەکە قورئان بخوێنێ بەڵام ناتوانێت لەگەڵەوەی ئەتوانێت گوێی لێ بگرێت قاعدێکمانە دەرێ ئەسامی ئەو کەلقاری بۆ ئەو کەسانەی ئەم قاعدێ طبعاً بۆ مثلا ئێستا من و جەناب و ئەوانە کە خوێندەوارین یعنی نابێ ئەو چۆن دەرێ ئیذا ضاقت الأمر اتسعت جاری وایە هەندێک کار هەیە کە زۆر چۆن دەرێ تەسک بۆ لەسەری یاخود با بڵێن قرس بوو اتسعت ئیتر ئەم ئەمرە فراوان دەبێت چێ بە هەندێک قاعدە بۆ نمونە کەسانێکمان هەیە ئەختیارە نەخوێندەوارە کرێکارە ئیتر ناتوانێت فێرە قورئان بێ یاخود مەجاری گوێگرتنی نییە بۆ نمونە سایقی تەکسیمان هەیە سایقی تڕێلەمان هەیە بۆ نمونە زۆرێک لە کارمەندان و ئەوانەمان هەیە لە ئەرگدانە پۆلیسەکان بۆ نمونە مرور یاخود بۆ نمونە ئەوانێک کە بەردەوام لە کار و لەوانە مەجاری وە نییە قورئان بخوێنەوە بەڵام دەکرێت بە هیچ فۆنێک لە ناو سایرەکە گوێ بگرێ ئەسامیع کەلقاری ئەوەی کە گوێش دەگرێ وەکو ئەوەیە کە خوێندە بێتەوە زۆر جار کە گوێ لە قورئانەکە ئەگرێ بەڵام دەوروبەری دەنگە قەرەباڵغیە دەنگێکی زۆریێت ئەمە گوناح نییە لە کاتی قورئان خوێندنە دەنگێکی زۆر هەبێت و ئەو کەسە یعنی خێرەکە یەگات هەر کاتێک کە قورئان دەخوێندرێتەوە ئەسڵ وایە هەمووی کە بێدەنگ بێ هەم بۆ نمونە لە تەعزیەت زۆر کێشەمان هەیە قورئان کە لێ دەدرێت جاری وایە لە ئاستێکی بابرێن سەماعی بابرێن سەقف و ئەوانەیە خەڵک ئیشی خۆی دەکات بەڵام دەنگێکی وەکو خەلفیەش دێتن ئەمە شێوازێکی بۆ نمونە لەوانەیە هەتا حەدێکی باش هەر جوان بێتن بەڵام بەو شێوازە نەبێت کە دەنگی کەسەکان بەسەر دەنگی قورئانەوە بێتن ناشکری هەر کەسێک هات و ئەوەکەی قەپاتکەی یانجە بۆ کەسەکە حەزی لێ قورئانەکەی لێ بدە یعنی دەکرێت بە شێوازێک لە شێوازەکان بەڵام ئەسڵ وایە کەسەکە گەر لە ماڵەوە بوو لە شوێنێک بوو قورئانەکە بە تەنیا کە گوێ دەگرێت یاخود لە ماڵەوە کابان بەرە بە تایبەتی مانگی ڕەمەزانە بەرە بانگەکان لە تەلەڤیزۆنەکان خستۆتە سەر قورئانێکی خۆش لێ دەدا و لە هەمان کاتیشدا ئیش و کاری خۆی دەکرێت یعنی هەم ئیشەکەی خۆی دەکات کە ئەمەش عیبادەتە بەڵام گوێگرتنیشی لە قورئان ئەوەش هەر وەک وایە کە کورت و دومەهەیەکی مامۆستا تایبەتیژیە بیا عەدەت تازیا کابراایەکی دەنگ خۆش دێت قورئانی خوێنێت پارەی وەرگرت خێرا قورئان خواندنی بۆ حسێ تەنی پارەی خۆی وەرگرت کورتی لە زانان هەندێکیان لێرە کە بڕێ پێدراوە دەرێ ئەو پارەیە مقابلی ئەو جیهازەیە کە دەهێنێت ئەو ئەجهیزە و لاقیتەکانی دێنێتن مقابلی ئەوەیە یاخود دەرێن ئەمە وەکو دیارێکی پێدەدێ مقابلی ئەو ڕۆژێت و ئەو ئینسانە هاتووە لە کار و کەسابەتەکەی بۆتەوە یعنی مقابلی چۆن دەڵێ ماندووبوونەکە و هاتنەکە و کاردگرتنەکەی بێ وئیلا مقابلی قورئان بێتن نابێتن تمام ولا تشتروا بآيات الله ثمنا قليلا ممنونتين قالك سوري ديتي بس وقت ما هند ما مصطفى رعت عمر بلي قلت بيجي لقيه وليدي كتيا زناين اين اسلام كردستان ان استوديو بوشيفا في اف شفت قال ما داون ممنونتين سباس كوتان كعربي ان شاء الله مجلس مجلس ذكر جبمان حسابوا لخدمه القران هم مجلس كرخوشه سركوتوبن خاي غور سركوتو موفقنا سركوتوبن يا رب ان شاء الله خير بيت زور سباس عندي درباسي برگکادیا تایبەت بی بەری ئەم بەحس بەرەف بابەتێ تەندروستی بە بچیشکی ئەوژی بابەتێ گرنگە ئەویش بابەتێکی گرنگە بەڵام بەر لەوە ئێمە بزین بەربانگی ئەم جارەی کوردستان 24
لەگەڵ دەرهێنەر و شانۆکارێکە کە لە 35 ساڵی تەمەنی هوەریدا زیاتر لە 60 بەرهەمی پێشکەش کردووە و ئەویش هوەرمەند و شانۆکار ئەرسەلان دەروێشە بابەیەکەوە بەربانگی ڕۆژ و شکاندنی تیمی کوردستان 24 لەگەڵ هوەرمەند ئەرسەلان دەروێش ببینین. سڵاوێکە تایبەت بوو مۆستا ئەرسەلانی و بزانین کە چ تشتێک الفتارێ پێیوە حاضرکردنێت گەل سوڤانخانێ. سڵاوتان لەبێت بینەرانی پرۆگرامی پارشیف بەڵام بڕگەی بەربان. ئێستا ئێمە لەبەر دەرگای ماڵی هوەرمەندێکین هەروەکو پەیمانمان پێدا بوون کە ئێمە هوەرمەندەکانی کوردستان دانە بەدانیان بەسەرکەینەوە و ئێستا لە بەردەمی جەرگای ماڵی بەڕێزێکین کە هوەرمەندێکە بە ناوی ناوکەیتان پێناڵێم بەڵام باسی شتێکیتان بۆکەم با ئێوە تۆزە بیرتان بجوڵێن بەرنامەی بەڵێ ڕاستە کەم کەس هەیە کە بەڵێ ڕاستەی لە بیر نەبێت شانۆکارێکە و دەرهێنەرە مان بۆ بکاتەوە. مامۆستاوە گوتم زۆر سپاسی دەکەم کە دووبارە میوانداری ئەمەت قبول زۆر سپاس. زیاتر لە 35 ساڵی تەمەنت لە ناو شانۆگەری و لە ناو هوەرا بەسەر بردووە چی پێبەخشیت؟ سەرەتا دووبارە بەخێراتتانەکەم لە ڕاستیە هیوادارم کە لەو فترەی کارکردنە هوەریە توانی بێتم لەگەڵ هەڤاڵانی ترما کە لە مەجای شانۆ و دراما کارەکەن لەو کای ئێمە خۆشەویستی خەڵکی خۆمان ڕێز و ئەو تەقدیرێک کە ئەیبینین بەڕاستی سەبارەت بە کارەکانمان ئەوەی پێبەخشی بین یعنی بەڕاستی مەسلەی هوەر بە تایبەتی لە کۆمەڵگای وەکو ئەوەی ئێمە تۆزێک زەحمەتە یعنی ئێمە وا تەماشایکەین وەکو کۆمەڵگاکانی تر هۆکارەکانی زۆرن ستا وەختیەوە نییە لێرە شەرحیکەم بۆیە هوەرمەند من ناڵێم کەسێکی بەختەوەر و ئاسوودە نییە یان کەسێکە کای کارکردنی کایەکی زۆر زەحمەت و ئەمانەیە بەڵام لە ڕاستیە گیر و گرفتی زۆری دێتە پێش زۆر باشە من بۆیە فۆکس ئەخەمە سەر کاری شانۆ زیاتر هەرچەند جەنابەت وەک باست کرد لە دراماش جێپەنجەت هەیە و ئەمێ بزانم شانۆ ئێستا وەکو گلەیەک بوو ئەمەکە کردت کە خەڵک ڕووناکاتە ئەو فەنە بینینی ئەو فەنەیان هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ ڕای لە ڕاستیە هەوکاری سەرەکی خۆمانی من پێم وایە هەلومەرجێ کاتۆتە پێشەوە کە هوەرمەندی کورد شانۆکاری کورد ڕێزم هەیە یعنی ئەو پەیامەی تا ڕادەیەکی زۆر بەگشتی قسەکەم لێون بووە یعنی کە چی پێشکەش بە بینەرانی بکە و زایدەنەوە خۆتەزانی کە هەلومەرجی ژیان گۆڕاوە لە ئێستادا ئەم شۆڕشە گەورەی کە لە بواری با بڵین پەیوەندیە لە بواری ئینتەرنێت و لە بواری تراسەتەلایت و ئەماناتۆتە پێشی وای کردووە کە خواستی ئەمنەوەی ئێستا بە تایبەتی و کاتیشی بەرەو ئاراستەی تر بڕوا جیاواز لە شانۆ جا ئەمە کاتێک کە شانۆکەش نەتوانێت زمان حاڵی تاکی کۆمەلگاکەی بێ ئەو بێگومانەوە وەختە یعنی ئەبێ بە غەریبی نەزانین نەگەر خەڵک دوور کەوێتەوە لە شانۆ ئەمە زایدنەوەی کە بەڕاستی ئێمە لە ڕووی لۆجستیەوە ژێرخانی هوەری لە کوردستانە ئەوەی کە پەیوەستە بە مەسلەی هۆڵ و بۆ شتانی ترەوە لە ئاستی پێویستانیە بەداخەوەمانە هەمووی بەگشتی بوونەتەوە هۆکارە ئەکرێ بڵین شانۆ خستنە ڕووی کێشەکانە بۆ ئەوی کە ببینرێت و چارەسەر بکرێت بێگومانەوە کاری شانۆیە ینی سەرڕایی پەیامە با بڵین ئستاتیکەکەی چێژبەخشین جاییتر بە هەر فۆرمێک پێشکەش بکرێ پەیامێکی تری لە پشتەوەیش پەیامی گۆڕانکاریە لە هزری تاکەکان و پەیامێکە سەبارەت بە بەوەی کە تو خۆتی تیا ببینیتەوە واقعی خۆتی تیا ببینیتەوە جارێکی تر ڕابمێنی لەوەی کە دەگوزەرێ لە ژیانی تۆ لە ژیانی دەوروبەرتە و هەڵوێست وەربگری بە کاتەکانی تر باس لە پرسیارەکانی تر لە شوێنی ترت لێ بکەم.
مامۆستا هاتیە مەطبەخەکەەوە و تا خانم خۆی ئامادە کاتەیش لەسەر خوان لەگەڵمان بە هیلاک بوو خواردنی کرد زەڵاتەی میوەکەی بە ئێمە سپارت پێم بڵێ لە ڕۆژانی کۆرانتین چۆن کاتەکان بەسرە برد لە ڕاستیە پێش ڕۆژانی کۆرانتین و هەلومەرجێ هاتە پێشەوە ئێمە سەرقاڵی دوا پرۆڤەکانی شانۆگەری پاسەوان بووین یعنی ئێستا سەرقاڵی ئەوە بوون و ئەم وەزعی هاتووە سەرە بەڵێ هەر ڕۆژی نمایشیشمان دیاری کردبوو واتە دواکارت بووە ئەوە بەڵێ تازەترین کاری شانۆیم ئەو شانۆگەری بوو کە مامۆستا ئەحمەد سالار و خاتو ڕەمزیە دەوری تیا ئەبینن وە کاک پشکۆی شێخ عەلی ڕۆڵی سەرەکی ئەبینی لەگەڵ دوو گەنجی جوانە کاک نیفار و سیما خان ئەوانیش وەکو ئەکتەر بەشدار بوون و ستافێکی تریش کاکدانا و کاکاسی ئەوانە کارە هونەرەکانیان نەکرد بۆیە هەوڵمدا یعنی بۆی ئەو تەواصڵە بمێنێت فترەی یەکەمی سەرقاڵ بووین دیسان بە هەندێک ئامادەکاری ناو شانۆگەرێکەوەی پێیوەستە بە کۆتاییەکانی بڵێن دیزایانی پۆستەر و ئەم شتانە بەڵام دوایی کە درێژەی خایان کاتەکە ئیتر وای لێ هات زیاتر با بڵین تەماشاکردنی زنجیرە درامەکان بەتایبەتی ئەوەی کە بیانیە وروها ئەوەی کە کرا ئەوی بەڕاستی چم نەخوێنەوە من لەم یەک کتێبیشم نەخوێنەوە چونکە وەزعەکە لە ڕووی دەرونیەوە یارمەتی دەرنەبوو بۆ خوێندنەوە بۆ باسی کچەکانتە بۆ بکە خوا لێت نەسێنێت دوو کچت ئارا و یارە ئارە کچێک گەورەکەمە لە سێی مەرحەلە سێی یاسایە و ئەتوانم بڵێم نیگارکێشێکی زۆر بەتوانایە هەر دەبێ وا بێ باوکێکی هونەرمەند دایکێکی هونەرمەند چاوەڕوانی ئەوەی لێکرێت و سەلیقەیشی زۆر جوانە لە مەسلەی کابانیشە لەگەڵ دایکیا حەز ئەکا لە کچە تەماڵەکان نییە ئەوان زۆر پێخۆشە یارام ئەتوانم بڵێم بزێوی ماڵەکەیە ینی ئەکشن و جم و جوڵی ناو ماڵەکە زیاتر پێیوەستە بوو هونەرمەندە ئەتوانن زۆربەی کارەکانمان ڕۆڵی بینیوە لە ئارەزوو ئەویش و ئارایش و لە دواکاریشما کە شانۆگەری دژمنی گەل بۆ ئەوەی بەڕێزت باسی کرد ڕۆڵێکی ناوازە و جوانی ئەبینی کە جێی سەرسامی بینەران و ناوەندە هونەرێکە و ستافەکەیش بۆ ئەوە مای خۆشحاڵیە بۆ من ئەویش لە دەی زانستیە ئەمساڵ و دەستڕەنگینە توێژ نیگارکێشێکی یاخواتە من درێژ ئینشاڵڵا ساڵانی دیکە بێت تیڤەکان بچنە ماڵی ئەوان و ئەوانیش وەکو هونەرمەندێک بناسرێن کە دواتر بڵێن کە باوکمان کێ بووە و ئەو ڕێچکەی دایکیش. بەڵێ ئێمە بەربانگمان کردەوە و تا سفرەمان حاضر کرد لەگەڵ خانەوادەی کاک ئەرسەلان ڕووی پرسیارەکان بەم جارە ناکەمە مامۆستا و ڕووی پرسیارەکان مەکەمە خاتو ڕەمزیە دەستەکانە خۆش بە پێش هەموو شتێک مسڵی خۆمم لە تۆ کردەبوو تۆ ئەگەر سڵاوەکەت بەخێر بن یاخوا سەرچاوان هاتن سڵاوش بۆ بینەرانی خۆشەویست زۆر سپاس دەکەێت ڕەمزیە خان من کە هاتم کە ئەرسەلان زۆر باوکێکی میهرەبانە و چەند سەعاتێکە لەگەڵتانە من ئەو شتە ئەبینم لەگەڵ یا ئیشت کردووە لەسەر ستیج پێم بڵێ ئەو میهرەبانیە لێرە هەیە لەوێش هەیە وڵی ئەرسەلان زۆر زۆر جدیە ڕاستی لە ئیشە بەڵێ لە کاتی ئیشە زۆر زۆر جدیە ئینسانی جدیش بە هیچ شتەگرافیک نەخۆ دەزانی دائیمەن ئەبێ وەکو داشی دامە ئەکتەرەکانی بەدەستەوە بێ و زۆر 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 زۆریش توندە بزاد لەگەڵ من لەگەڵ گلەیی کردەوە گلەی کرد کەواتە ئینشاڵڵا قەت شەرتان نابێ و دەنگە دەنگتانەوێ بەس لە کاتی ئیشە ناکۆتیتان بۆ دروستە بێت حەریسە لەسەروەی زۆر باش دەکەوە یعنی وەڕاست ئینشاڵڵا هەردووکتان هەمیشە لەسەر ستیج ببینین کە خزمەت بە شانۆ بە هونەری کوردیەکەن مامۆستا ئەگەڕێمەوە لای جەنابەت من کە هاتم بینیم چەند تابلۆیەکی جوان ڕازێنراو بە خەتی عوسمانی و ئەوانە ئاەت وشتی لەسەر بوو پێم بڵێ لەگەڵ ئەجوائی ڕەمەزانی و ئەو شتانەدانە بۆ دیارە بۆ ئەجوائی ڕەمەزانەوەدانە ئەجوائی ڕۆحانی چۆنە لە ڕەمەزان بێگومان مانگی پیرۆزی ڕەمەزان خەتێکە کە موسڵمانان بەگشتی تەواوی کاتی خۆیان بۆ خواپەرستی تەرخانکەن و پاکشبوونەوەیەکی
ڕۆحی بۆ دەرونی بخۆڵکێنن و دەرفەتێکیشە بۆ مراجعکردنەوەی مرۆڤ لەگەڵ کار و کردەوەکانی خۆیان و لەگەڵ دەوروبەریە بۆ ئەوەی بەڕاستی بتوانێت بەڕسووری لەگەڵ خۆی خۆیان بەعاتقێەوە ڕووی بێتەوە. زۆر سپاس بۆ جەنابێت و ئێمە لەسەر سفرە و خوانی بەربانگی ماڵی مامۆستا ئەرسەلان دەروێش کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی بەربانگەهێنین هیوادارین کە میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان ببێت. پاشیوی ئەم شەومان چەندین بابەتی سەرنجڕاکێش و گەرم و گوڕیتیایە و زانیاری زۆر باشی تیا باسەکەین کە تەوەری دووەمە تەوەری دووەمیشمان باسکردنە لە مناڵان وەکو وتمان ئەندامێکی خێزانەکەمان زۆربەی خێزانەکان ئەندامێکیان مناڵەکان و حەزیشەکەن بە ڕۆژوو بن بۆی ئێمە میوانداری دکتۆر محەممەد حەسەن پزیشکی نەخۆشیەکانی مناڵانمان کردووە کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بە خێر هاتی دکتۆر. زۆر سپاسەنگە لە خێراتن و ڕەمەزانەوە پیرۆز هەر تەندروست باش بن. پیرۆز بێ لێ و هەموو جاما ئەم چینەت نۆف کاکلکا بابەتیدا. بەڵێ. ڕۆژی وەکی یا دیار ژالیە تەندروستیڤە و ژالیە دەرونیڤە و ئیسلامێڤە gelek giringeş bûî musulmanan ji bûî tenduristiya mirovî taybet. Ew başiyê tenduristiyê ji bo mazina heye. Heman başî ji bûî zaroka jî hene yan jî tiştekê sinûrdarkiriye. Zor spasan dikam. Rastî cîhanê min dal cîhanekî taybet û ciya li cîhanê gewre. Ew min dal ke sêrî bikey pêkhateyî leş û pêkhateyî endamekanî تەواو جیاوازە لە کەسێکی گەورە و ئەو داواکاریش کە ئاینی ئەخواش لی دەکات جیاوازە لە گەورە بێگومان لەبەرەوە بۆ دەستپێکردن بە واتای ڕۆژوو یان ڕۆژوگرتن لە منداڵ پێویستە سەیری تەمان بکرێت لە تەمەنی منداڵ ئەو کاتێک کە ئایا چ کاتێک دەست بە ڕۆژوبوون دەکات چ کاتێک پێویستە لە سەری وەکو واجبێکی ئاینی ئەوە جیا لەو کاتێک کە ئێمە بە شێوەیەکی تەندروستی لێکی بدەینەوە ئەگەر سەیری بەرنامە ئاینێکە بکەین ئاماژە بۆ دەکات تاوەکو منداڵ دەکاتە کاتی بالەغبوون ئەو کات فەرزە لەسەری بە ڕۆژوو بێت بەس پێشتر وەکو هەندێک پێشەوەیان ئاماژەی پێ دەکەن پێویستە کە وەکو هاندانێکیان وەکو فێرکردنێک منداڵ فێر بکرێت بەس لە ڕوانگەی تەندروستیەوە لەبەرەوەی پێکهاتی لەشی منداڵ توانای کەمە وەکو گەورە نیە و توانای جستەی لاوازە بەرگەگرتنی لاوازە پێویستە بەڕاستی ڕەچاوی هەندێک حاڵەتی تایبەت بکرێت لەو حاڵتە تایبەتانەی کە پێویستە ڕەچاو بکرێت لە منداڵاندا ئەوەیە ئەگەر منداڵ نەخۆشیشی هەبێت یان کێشیەکی هەبێت بۆ نمونە هەر گرفتێکی هەبێت لە پێکاتەی جستەیدا لە ئەندامەکانی لەشی کێشەیەکی درێژخانی هەبێت نەخۆشی دڵ بێت یان نەخۆشی ڕێخۆڵە بێ یان هەر نەخۆشیشی ترکە کۆمەڵێک نەخۆشی هەیە ئەو منداڵانە بەڕاستی بە هیچ شێوەیەک نابێ ڕۆژوو بگرن ئەو منداڵانەی کە ساغن یان نەخۆشی درێژخانیان یان واتە هیچ کێشەیەکی تەندروستیان نییە ئەوانە بەڕاستی بە پێی زۆربەی لێکدانەوەکان دەتوانین بڵێن سنووری 9 ساڵ یان 10 ساڵ تاوەکو 13 ساڵ دەتوانن دەست بە ڕۆژوبوونێکی سادە بکەن نەوەکو بڵێ بەردەوام هەموو مانگێکی کامل بە تەواوی بە ڕۆژوو بێت دەتوانێت لەو سەرەتای تەمەنەوە بە شێوەیەکی سادە وردەوردە فێری ڕۆژوگرتن بکرێت بە پێی دیاریکردنی کات یاخود کەم بۆ زیادکردنی ڕۆژوەکانی یا مەتەنەن تاوەکو سعات دەی بەیانی تاوەکو نیوەڕۆ وردەوردە زیاتر بکات بەس بەڕاستی منداڵ لە تەمەنی 7 ساڵی یان 8 ساڵی ئەستەمە کە بتوانێت ماوەیەکی دوور و درێژ بەبێ خواردن و بەبێ خواردنەوە بەرگە بگرێت لەبەرەوەی پێکهاتەی جەستەیی ئەو توانە زۆرەی نییە لە وشک بوونەوە لە دابەزینی خوێیەکان دابەزینی مادە پێکهاتیەکانی ناولەشی لەبەرەوە زۆر قورسەکە بتانی ئەو وەرزشە قورسە بەسەر منداڵدا بدەیت لەبەرەوە پێویستە بەڕاستی چاودێری بارودۆخی منداڵ بکرێت و پێویستە دایکان و باوکان ئەو فەرزەی کە خوا لەسەر ئەوانی دیاری کردووە بەسەر منداڵەکەشدا نەیسەپێنن لەبەرەوەی لەلایەکەوە کە کاریگەری لەسەر جەستە هەبێت
لەوانەیە لە هەمان کاتدا منداڵەکە بێزار بکات لە کەواتە خواپەرستییان ڕۆژوگرت لە ڕوانگەی تەندروستیەکەوە هەم لە ڕوانگەی ئاینەکەش ئێمە مەبستمانە دایمەن دوو تەوەڕی ئەمە لایەنێکی ئاینیەکەیە و لایەنێکیشی تەندروستیەکەیە کەواتە چ ینی تەمەنێکی دیاریکراو هەیە کە لە هەردوو ڕوانگەکەەوە گونجاو بێت و دایک و باوکانیش نەگەنە ئەو حاڵەتی کە زۆر لە مناڵەکانیان بکەن و فشاریان بخەنە سەر ڕاستی کێشەکە لێرەدا ئەوەیە ئەو لێکۆڵنێوانەی کە دەکرێت یان ئەو دراسات و بەدواکەوتانەی کە دەکرێت زۆربەی هەر زۆری لە وڵاتە پێشکەوتوەکانە من لێرەوە زۆر بەداخەوە دێڵم ئەو وڵاتانێک کە مەڵبەندی ئاینی یاخود مەڵبەندی ئاینی ئیسلام و مەڵبەندی ڕۆژوگرتنی گشتین ئەوانە بەڕاستی بەداخەوە لەو وڵاتانان کە پێیان دەڵێن وڵاتی تازە گەشە سندوو یان وڵاتی بەرەو پێشکەوتن ئەو لێکۆڵینەوە و بەدواکەوتنانە کەمە ڕاستی ینی ڕژەیەکی ئەو تۆ لێکۆڵینەوە نەکراوە تاوەکو تەمەنێکی دیاریکراومان بۆ دیاری بکە بڵێ منداڵ لەو تەمەنەوە نابێ بە ڕۆژوو بێت بۆ نمونە لێکۆڵینەوەیەک لە ئوسترالیا کراوە کە لەوێ ڕژەیەکی کەم منداڵ بە ڕۆژوو دەبێت دەتوانین گەورەکانیشی ڕێژەیان زۆر کەمەوە بە ڕۆژوو نابن لەبەرەوە کە لەوێ لێکۆڵینەوەی کراوە ئەو منداڵانەی کە بۆ نمونە خواردنیان نەخواردو ماوەیەکی درێژ بە بەراوردکردنی ئەو منداڵانەی کە خواردنیان خواردووە ئاستی بیرکردنەوە و ئاستی هۆشیاریان لاوااسترا لەوانەی کە خواردنیان نەخواردووە بەس بە شێوەیەکی گشتی ئەمە دەتوانین بڵین لە خوارد تەمەنی 10 ساڵی بەڕاستی تا ڕادەیەک ئەستەمە زۆربەی پێشەوەیانیش پێشەوە ئاینیەکان دەڵێن پێویستە کە لە تەمەنی 7 ساڵیەوە وەکو فێرکردنی منداڵ بۆ ڕۆژوو گەورەی ڕۆژوو خێر و پاداشتی ڕۆژوو چاکی ڕۆژوو چۆنیەتی گرتنی ڕۆژوو یان شێوازێکی وەرزشکردن وەکو ڕۆژوو بەکاربهێنرێت ئەو منداڵە بۆی کە ڕابهێنرێت لەسەر ڕۆژوو دەتوانرێت لە تەمەنی 10 ساڵیەوە تا ڕادەیەک ئەوەی فێر بکرێت بە هەمان شێوە حتا پێشەوانی ئاینیش جیاوازیان هەیە مالیکی کە پێشەوایشی ئاینیە بە لێکدانەوەکانی ئەو منداڵ پێویستە تاوەکو نەگاتە ئەندازەی باڵغبوونی ڕۆژوو نەگرێ بەس پێشەوا شافعی بە جۆرێشکە لێکدانەوەی هەیە دەڵە پێویستە وەکو نوێژ لە تەمەنی 7 ساڵیەوە کەم فێر بگرێ و لە تەمەنی 10 ساڵیەوە هەوڵ بدرێ ئەگەر منداڵەکە هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت و کاریگەری لاوەشی لەسەر دروست نەکات دەتوانێت بە شێوەیەکی سادا هەرچۆن لە مناڵیە هەمیشە پێیانەوتین تانیۆڕۆ بە ڕۆژەوە بێت گرێمانەیە ڕۆژی دوایش تانیۆڕۆ بۆیان نەکردین بە یەک ڕۆژەوە بەس بەڕاستی هەندێک حاڵەت هەیە کە ئەگەر دایکان و باوکان وریانە بن کاریگەری زۆر خراپ لەسەر منداڵ دروست دەکات بۆ نمونە لە ڕێگەی پێدانی بەخشین یان لە ڕێگەی زیاد تەشجیعکردنێکی زۆری منداڵەوە هەوڵ بدەی منداڵەکە ڕۆژۆکەی نەشکێنیان هەر بەردەوام بێ لەوانەیە هەندێک حاڵەتی نادیاری جەستەی منداڵ کە بەرگەی ناگرێت بیشارێتەوە یان تووشی دابەزینی شەکری خوێن ببێت یان تووشی کۆمەڵێک گەشەوە بێت لەبەرەوە لە کاتی ڕوودانی هەر کێشە و گرفتێکی تەندروستی کە بەسەر منداڵەکە دێت پێویستە بە زووترین کات ببێ مناقەشە ڕۆژ مزگەفتە کۆڤەکری دێرە خڕاب کرد نەگەڵی حەدی ئەوە گومان تدانیە بەڕاستی دەبێت دایکان و باوکان زۆر بە وریایی هەڵسوکەوت لەگەڵ ڕۆژوو منداڵەکانیان بکەم بە تایبەت لە وەرزی گەرما و لە وەرزێک کە توانای زۆری دەبێت بۆ ئەوی کە بتوانانی لەو ماوە درێژدا بە ڕۆژوو بێت یان خۆت قەدەغە دکتۆرێمە تۆ لەرە ڕاگرین ئەچینە لای پامنێرانمان وەر وەک پێشتریش لە شار و شارچکەکانی دیکەمان بەسەر کردەوە ئێستا ژەچینە سلێمانی کە پامنێرمان ئارام بەختیارمان لەگەڵا بێ بزانین ئارام دەنگ و باسی سلێمانیمان چۆن بۆ ئۆگەیەنێ ئەم شەوچی ئامادە کردووە سڵاو لەبێ ئارام هاژەژی ئێڤۆریاش سلێمانی هاتیانێ بەڵێ خۆم ئاگام لە دەنگ و باسەکانێتی بەس بابینەرانی شارزانن سلێمانی چۆنە ئاژە سڵاو لە تۆ سڵاو لە ژوان سڵاو لە بینەرانی کوردستان 24 بەڕاستی ئەمە حەزمان کرد پاشیو بینە سەوڵەکە بەڵام سەوڵەکە ئەگەر دیمەنەکان ئێستا ببینن سەهۆڵەکە ئەو سەهۆڵەکە نییە کە جاری جاران هەبوو پارشێوانی ڕەمەزانەکانی پێشوو هەبوو هەموو ڕەمەزانانێک بۆ پارشێوکردن زۆربەی هاوڵاتیانی سلێمانی دەهاتنە ئەم جێگەیە بۆ پارشێوکردن ینی دیمەنێکی ئێجگار تایبەتی هەبوو ینی ئەو کەسانشی کە دەهاتنە سلێمانی دەبواە بهاتنایەتە سەهۆڵەکە بۆ پارشێوکردن ئەگەر هیچیش نەبواە
ئالەم جێگایە چایەکی خەلووزیان بخواردایە چکە چای خەلووزی سەواڵەکە ناوبانگی هەیە بەڵام دیمەنەکان وەک دەبینن ینی بەهۆی ئەو ڕێکار و ڕێنمایە تەندروستیانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە گیراونە سەبەر ئەم جێگایە قەڵەباڵغترین جێگا بوو لە شاری سلێمانی بۆ هۆیەوە ڕێگە نادرێت کە ئێرە بکرێتەوە وەکو ساڵانی پێشووتر لێرە هاوڵاتیان قەڵەباڵغی دروست بکەن بەهۆی ئەوەی کە هێشتا مەترسی ڤایرۆسی کۆرۆنا ماوە لە هەرێمی کوردستان ینی بۆیە ئەم دیمەنە زۆر دیمەنێکی جیاوازە ینی بەبیرم نایە لە سلێمانی باسکرابێت کە سەهۆڵەکە بۆ جارێکیش بوو بێت بەم شێوە بینرا بێت بە تایبەتی لە درنگانێکی شەو چکە سەوڵەکە تا بەرەبەیان عارەبانەکانی هاوڵاتیان کە دەهاتنە ئێرە بەردەوام گەشاوە بوو بەردەوام جوڵەی لێدەهات هاوڵاتیان دەهاتن لێرە خواردنە جۆرە جۆرەکانیان دەخوات بە تایبەتی لە فەی سەوڵەکە زۆر بە ناوبانگە لە سلێمانی ینی حەزمان کرد ئەم دیمەنە بگوازینەوە بۆ هاوڵاتیان بزانین بزانن کە ئەم جارەیان سەهۆڵەکە لە سلێمانی زۆر جیاوازتر دەرەکەوێت لە ساڵانی ڕابردوو هاژە. بەڵێ بۆ پێ بێ هاوڵاتیانی شاری سلێمانی تەواو پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن و قەدەغی هاتوو چۆش بۆی کە مەترسی ڤایرۆسی کۆرۆنایان زۆر لەسەر کەم بێتەوە بەڵام ئارام لە هیچ شوێنێکی دیکە بۆ نمونە ئەو شتانی کە لە سەهۆڵەکە هەیە هەم لە کولێرە هەم لە خواردنەکانی دیکە خود ناوساجی و ناوەشکێنە و ئەمانە لە هیچ شوێنێکەکەدا نەنراوە بێجگە لە سەوڵەکە ئارام یان ئەگەر بە شێوەی چۆڵچۆڵیش بێت بەڵێ ئەو دوکانانە لە هەندێک شوێن ڕێگە پێدراون بە تایبەتی هاژە لە نێو کۆڵانەکان هاوڵاتیان دەتوانن بچن ئەو خواردنانە بکڕن بە تایبەتی نان و کولێرەی گەرم بەڵام ڕێگە پێدراو نییە لە شوێنە گشتیەکان و لە بازار بۆ پێی کە سەوڵەکەش کو بازارێک حسابی بۆ دەکرێت بۆیە لێرە نانەوەخانە و هەروەها ئەو شوێنی کە کولێرە و ناوشکێنە و ئەو جۆرانی دیکە لە خواردنی تیا دروست دەکرا ڕێگە پێدراو نییە بەڵام لە کۆڵانەکان و لە هەندێک شوێن بە ڕەچاوکردنی ڕێمایە تەندروستیەکان ئەو شوێنانە دەکراونەتەوە هاوڵاتیان دەتوانن ئەوانی کە نزیک لە ماڵی خۆیانەوە دەتوانن ئەو شتانیان بەردەست بکەوێت لە خواردنەکان ئەوژی باشە و پرۆستیژی ئەو پابند بوونەوەژەژی بە حەسکریا و جێ دەستخۆشیە پێدارین یعنی زێدەتر خەڵکت پەڕاستی بنهێدی یا ڤایرۆسەشنەوە بچێت زۆر سپاس ئەفکاری ماوەڕام بەختیار وایکە ڕاستە خۆش سلێمانیت گەلمەدەبی زۆر سپاس ئارام سلێمانی ئەزبار کەم خەڵک زێدەیەش سەهوڵەکە خەریبی ئەس هەولێرێ بە حەسبم یعنی ئەس گەلەکێش ئیسکان خەریبیم ڕەخێ دەوروبەرێ قەلعێ ئەوان جوهات چونکی گەلک جارە ئیسکان یالمە بیا خوددان مەسەن ئەزێ برسی بیمە بەرەف ئیسکان لە فەکی خۆ ناوێ خودێ بینە بزەڤڕە بە باشە شەوان ئێستا بۆ نمونە گەر ئیسکان هەبووە یا خود سلێمانی هەبووە داوای ناوەشکێنە بکردایە بۆ نمونە تو ئەزانی چییە ئەو هێنا سلێمانیە لە سلێمانی هەیە بەڵام لە هەولێر یا خود هەولێرێ مەسەن سۆجی هەی بەڵێ پەنیریت کنە نۆفدا نا ناوەشکێنە ئەی نازای ناوەشکێنە چییە دەبێت حتا سبایی ئەسم تەڕاستی بدە نزان ناوەشکێنە نزان دەبێت شتێکی حشکێت نافنانیدا نزان دکتۆر تۆ بینە چۆنە لەگەڵەوە خواردنانە تۆش ناوەشکێنە خواردووە واللهی بیستومە بەس نازانم شێوازەکەی چۆنە ناڵشکێنە بیستووە گردەکەی دکتۆر نانێکی تیری گەورەیە ئەیکەنەوە بەڵام دواتر بە ڕۆن جاران بە ڕۆنی کوردی ئەوانە چاوریانە کرد و بارە لولیانە کردەوە دیسان و جارێکی تر ئەیان کردەوە و کولێرە و ئەنجار لەسەر ساجەکەیان برژان یاخود شەکریشیان تێ کرد شەکرەکەم لەبیرە کەمتر شەکرەکە بەڵام زیاتر چاورەکەی بێژنێ باز vê سبحان الله vê دقیق بیرامە چوو کێشە نیە بیستومانە ناسکەنانە فارس شتێکی دیە خۆ نانە یعنی نانە کەلانە کەلانە پیازی باوەڕ ناکەم شەوان ئەو جۆرانە بزانێ بێ ئەو کاتە داوەتی بکەم بێنم زانم بەس ناوش بیرامە چوو سەر ئەزمانێ من بجا دکتۆر دابزۆرنە بابەتە خوب تایبەتیژی زارۆکەمە مەزانی یعنی هێدی زارۆکی فێری ڕۆژی گرتنێ بکەین ڕۆژی گرتن ژیوەکییا دیار دوو ژەمێت گرنگێت هەم تایبەتیژ عالیە تەندروستیدا بشین ڕۆژیا خۆ دەرباسکەین پاشیڤا زارۆکە هەمان پاشیڤا مازنە یان vێت جداتر بێت هێزەکە زێدەتر بدێت دا ڕۆژیا خۆ دەرباس کرد تەندروستی بەنسبەت پاشێ و ئەگەر منداڵ بە ڕۆژوو بێ هیچ بواری نییە دەبێت ئیدا پاشێ بکات
ئەوە ناکرێت بەبێ پارشە و منداڵ بە ڕۆژ بێت چکە توانای بەرگەگرتنی بێگومان نابێت بەس بە نسبەت خواردنەکانەوە دیار نییە چ جۆرە خواردنێک بدرێ بە منداڵ دەتوانانی ئەو خواردنانێک کە گەورە دەی خوارد بە هەمان شێوە بدرێ بە منداڵ بەس ئەگەر خواردنەکە جۆرا و جۆر بێت باشترە بۆەوەی کە منداڵەکە زیاتر سوودی لێوە بگرێت دەتر چ تشتێدا ببووی باشتر وەڵاهی ئەو جۆرە خواردنانەی کە دەدرێ بە منداڵ پێویستەکە میوە زۆر باشە بە هەر شێوازێکی کە بەکار بهێنرێت دواتر خواردنی ئامادەکراوی تایبەت کە لە ماڵەوە لەلایەن دایکیەوە یان ئامادە دەکرێت ئەو خواردنانە بدرێت بە شێوەیەکی تازە بە شێوەیەکی وە کە کۆن نەبێت یان بە ناوقوت و معلبات و ئەو جۆرەشتانە نەبێت ئەو خواردنانان کە دەوڵەمەندن بە جۆرەها مادەی پرۆتینی و کاربۆهیدرات و چەوری و ئەو جۆرەشتانەی کە بۆ لەشی منداڵ سوودی هەیە لەبەرەوەی منداڵ بەشێک لەو خۆراکانی کە بەکار دێنێت جیا لە گەورە بۆ گەشەکردنیش بەکاری دێنێت سوودی لێوەردەگرێت بۆ گەشەکردنی جەستەی لەبەرەوە پێویستە خواردنەکانی تا ڕادەیەک جیاوازتر بێ بەس بەو مانایانە کە جۆرە خواردنێک بێ جیایان تایبەتتر بێت لەوەی کە گەورە بەکاری دێنێت. دکتۆر کاریگەری یاخود هۆکاری تووڕەبوونی گەورەکان زۆر جار بەهۆی ڕەمەزانەوە ئەیبینین و ئەیبیستین چی لایەنێکی ئەبێت لەسەر مناڵەکان بە تایبەت لەو کاتانەیە ئەو تووڕەبوونە کە ئەو هەڵچوونیان هەیە و بەرامبەر مناڵەکانیش دروست دەبێت ئەو مناڵە چی لا دروست دەبێت تووڕەبوون ڕاستی کێشەیەکی زۆر گەورە و دەتوانم بڵێم شتێکی ترسناکە یەک لەو هۆکارانەیە کە دەبێتە هۆکاری لەناوبردنی کۆمەڵێک ئارەزوو کۆمەڵێک ویست کۆمەڵێک بۆچوون کۆمەڵێک حەزی منداڵ کە لە منداڵەکە و لە دڵ و دەرونی ئەو منداڵە چەکەرەی کردووە ئێمە بەڕاستی دەتوانین بڵێن ڕەمەزان بە لەگدانەوە ئاینیەکان بە لەگدانەوە دەقیەکان بە لەگدانەوەکانی موسڵمانان پێویستە مانگێک بێ بۆ ئارامی پێویستە مانجێک بێ بۆ دوورکەوتنەوە لە هەموو خویەکی خراپ لە سەروی هەموو خووە خراپەکانەوە تووڕەبوون بەس ڕاستی بەداخەوە خەڵکی ئێمە ئایا دەتوان بڵم کوردی ئێمە یان عێراق یان دەوروبەر یان ناوچەکە لەوانەیە کۆمەڵێک گرفت و کێشەی تر هەبێ کە وەکو پاڵپشتێک لەگەڵ ڕەمەزان دەبێتە هۆکاری تووڕەبوون ئەو هۆکاری تووڕەبوونانە بە هەر شێوەیەکە کە لە گەورەدا دروست دەبێت پێویستە بەڕاستی بە هیچ شێوەیەک لە بەرامبەر منداڵ دەرنەبردرێ لەبەرەوەی منداڵ دەرونێکی ناسک بیر و هزر و هەستێکی سۆزداری و جیا لە گەورەی هەیە منداڵێکە بیر و بۆچوونی زۆر جیایە لەوانەیە لە بیرکردنەوە و هزر و بۆچوونەکانی لە بچووکترین کێشە شتێکی گەورەی بۆ دروست ببێ لەبەرەوە پێویستە بەڕاستی دایکان و باوکان و دەوروبەر هەر تووڕەبوونێکی کە هەیەە و هەر کێشەیەکی کە هەیەە ئەو کێشەیە کە دەبێتە هۆکاری تووڕەبوونی منداڵ لە دایک و باوکیان کە سوکاری ئایا بەهۆی هەژاریەوەیە بەهۆی نەداریەوەیە بەهۆی برسێتیەوەیە بەهۆی کێشەیەکی دەرونیەوەیە یان بەهۆی هەر جۆرە کێشەیەکی ناو دڵی دایک و باوکەوەیە نابێت بە هیچ شێوەیەک بەسەر منداڵەوە ڕنگ بداتەوە چونکە ئەو تووڕەبوونە دەبێتە هۆی ئەوەی کە منداڵەکە هەست بە لاوازی بکات هەست بە شکانەوە بکات هەست بە ترس بکات لەوانەیە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی کە تووشی گرفتی دەرونی ببێت لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە تووشی خەوزران ببێت لەوانەیە تووشی کەم خۆراکی ببێت تووشی بەد خۆراکی ببێت لەگەڵ کاریگەری جەستەیش بێت لەسەری کاریگەریی ئەجگار زۆری هەیە لەسەر هەموو لایەنەکانی ژیانی منداڵ هەم کاریگەری دەرونی هەم کاریگەری جەستەی کاریگەری دەرونی لەوەیە کە منداڵەکە تووشی ترس تووشی بێزاری تووشی خەمۆچی لەوانەیە لە دو ڕۆژیشدا بە هەماشەوە تووش بێت و لە هەمان کاتدا کاریگەری جەستەیی زۆر بە گرنگ دەردەکەوێت لەوەی کە کاریگەری دەخاتە سەرجەست گەشەی منداڵ گەشەکردنی منداڵ دوا دەخات بە تایبەت لە تەمەنە سەرەتاییەکانی 3 ساڵ 4 ساڵ یان تاوەکو 5 ساڵی کە ڕاستەوخۆ گەشەکردنی منداڵ زۆر پێویستە بۆ دیاریکردنی تەمەنی دوا ڕۆژ و گەشەی هەموو ئەندامەکانی دوا ڕۆژی لەو کاتەدا منداڵ زۆر جیاواز و ناسکە پێویستە تووڕەبوون هەر تووڕەبوونێکی هەبێ بە هەر کێشەیەک بێ نایە بەرامبەر منداڵ دەرببردرێت بەداخەوە کە ئەوە بەڕاستی دیاردەیەکە بوونی زۆرە و کۆمەڵێک کاریگەری دەرەوەش بە هەمان شێوە تەسیر دەکاتە سەر منداڵەکە لە زۆر شوێن هەیە بەداخەوە لە هەندێک وڵات هەیە تووڕەبوون لە منداڵ یان زیادەڕۆیی بەرامبەر منداڵ دەستخۆشی لێ دەکرێت بەداخەوە لە کۆمەلگای خۆماندا ساڵانی پێش و ئێستا سوپاس بۆ خوا دەتوانین بڵین سوپاس بۆ
وەزارەتی پەروەردە و لێکۆڵنێوانی پەروەردە کە دەڵێن لێدان نەماوە ئەو لێدانەی کە جاران هەبوو بەڕاستی لە منداڵ لە تەمەنی 1 ساڵیەوە تاوەکو بەرەوسەر بەڕاستی کاریگەری ئەجگار زۆر خراپی هەیە هەرچەندی کە منداڵ هارە بێعارە جوڵەی زۆرە یان بە هەر شێوازەکە بەسە تۆ کە مامۆستایەکە یان هەڵسوکەوتی بەرامبەر دەکرێت دایک و باوچێکە پێویستە ئەو هەلە بقۆزێتەوە ئەو توانایی کە تێیدایەتی ئەو بیر و بۆچون و ئەو فکرە و هزرەی کە هەیەی بەرامبەر منداڵەکەی دەبێت هەڵسوکەوت بکات گەلێک هەستیار زۆر بەهاسیاری ڤیکتۆر هۆگۆ ناس ببوورە نووسەرێکی جیهانیە دەڵێ ئەوەی کە قوتابخانەیەک دەکاتەوە بەندیخانەیەک دادەخا تۆ کە منداڵ پەروەردە دەکەی هەر کەسێک کە منداڵ فێری نووسین بکات پێی ناگوترێ مامۆستا چونکە پەروەردەکردن لە پێش هەموو شتێکدا پەروەردەی ڕەوشتیە پەروەردەی دەرونیە پەروەردەی بۆچوونیە پەروەردەی هزرە پەروەردەی کۆمەڵێک شتە ئەوجا دێتە سەر پەروەردەی نووسین لەبەرەوە کە تۆ قوتابخانەیەک دەکەیەوە دەبێت بەڕاستی هەڵسوکەوتت وابێ تەنانەت دایک و باوکەکانیش فێرکەی کە چۆن لەگەڵ منداڵ هەڵسوکەوت بکەن و بە هەموو شێوەیەک لە تووڕەبوون بەرامبەر منداڵ دوورکەونەوە دکتۆر ئێدین و کام تەیوا ڕەمەزانێ داینە ژبەر ڤایرۆسی کۆڕۆنای خوێندن ژیاتیا پاشخستن خوێندنەوە ئەلکترۆنی و کێکەتیا تەیوا ڕەمەزانە پیرۆزدا خوێندن ژ بووی منداڵە چاوەبەت چ دەمەکی ئەمزانین ئیدی وی زاروکی تااقەتە خواندنێنینە چاوە دایک و باب هەستیار بن بەرامبەر وی بابەتی نەنێ نەبژن ئیلا وێت بخینی ئیلا مەسەن یە پرۆژیژی بوێت بخین تایبەتیژن و کە خوێندن ئیدی بیا ئەلکترۆنیژی سەردەما کۆڕۆنای بەڵێ چەند خاڵێک هەیە لێرەدا پێمان دەڵێ ئەوەش کە پەیوەندی بە تووڕەبوونەوە هەیە چەند خاڵێکی گرنگ هەیە سەلماندوویەتی بە پێی لێکۆڵینەوەکان ئەو دایک و باوکانێک کە تووڕە دەبن لە منداڵەکانیان یان محاسبەیەکی زیاد دەکەن لە منداڵەکانیان کە بەهۆی لەدەستدانی نمرە یان بەهۆی نەبوونی نمرەی زۆر یان بەهۆی هەر جۆرە شتێکەوە کە لە خوێندندا منداڵەکە حەز و ویستی بەو جۆرە نیە ئەو دەربڕنیانەی کە دایک و باوک دیکە بە تووڕەبوون و بە هەڕەشەکردن و بە هەندێک جار بەلێدان ئەوە لە جیاتی منداڵەکە بەرەو پێش ببات بەرەو دوای دەبا خوێندن بە هۆکاری کۆرۆنا بێ یان بە هەر هۆکارێک بێ بەڕاستی کە لە منداڵدا دەبڕێت دەبێتە هۆکارێکی خراپ وە سلبی لەسەر دەرونی منداڵەکە پێویستە ئەوە بە هەمەلایەنە چارەسەر بکرێ بە هەوڵدانی حکوومەت بە هەوڵدانی وەزارەتەکان بە هەوڵدانی لایانی پەیوەندیدار بە هەوڵدانی کۆمەڵێک شت وا بکرێت کە منداڵان هەروە بەستەی خوێندن بن و دانەبڕێن لە خوێندن بەس کەمە بەست خوێندنی قوتابخانە بێ ئەوە خوێندنی قوتابخانە بۆ جۆرێ بەڕاستی پێویستی بە کۆمەڵێک لانی هەمە جۆر هەیە تاوەکو بتوان بە تەواوی ئەو بابەتە کۆنتترۆل بکەن لەبەرەوەی وەک دەزانین ئەو مەسلەی ڤایرۆسار شتێک نییە کە وڵاتێکی شتێکی گربێتەوە ئەو وڵاتانی کە لە پلەی باڵا و پێشکەوتندان ئەوانیش بە هەماشەوە جیرۆدەی ئەو گرفتە گەورەیان و تووشی کۆمەڵێک کێشە و گرفت بوونەوە بەس ئەگەرمە بەست خوێندنەوە بێت خوێندنەوەی منداڵ پێم خۆشە کە بەڕاستی تیشکێکی گرنگ بخەمە سەر ئەو خاڵی کە پێی دەگوترێت خوێندنەوە خوێندن حاڵەتێکی جیایە وەکو ڕێڕەوی قوتابخانە و پۆلەکان و بڕینی ئاستەکانی خوێندن منداڵ دەچێتە ناویەوە بەس حاڵەتێکی دیکەی جیاوازترمان هەیە کە پێی دەگوترێت خوێندنەوە خوێندنەوە واتە ئەو کتێبانەی کە لە ناو پرۆگرامی قوتابخانە نییە منداڵ دەخوێنێتەوە وەڵحاصڵ کتێبی جیا کتێبی دەرەوەی قوتابخانە کتێب خوێندنەوە یاخود چیرۆ خوێندنەوە یان هەر جۆرە پەرتوکێک بێ بە بۆچوونی زاناگەورەکانی جیهان بە بۆچوونی هەموو زانانی جیهان و ئەوانەی کە زۆر شارەزا و بلیمەتن لە بواری خوێندنەوە هۆکارێکە بۆ زاخاودانی مێشک ئەو خوێندنەوەیە پێویستە لە تەمەنی 1 ساڵیەوە بە منداڵ دەست پێ بگرێت بەڕاستی من دەتوانم بڵم بەداخەوە کە لە وڵاتی ئێمە یان لە وڵاتە تازەگەشتە سندووەکان دەتوانین بڵین بیرکردنەوە لە خوێندنەوە شتێکی تافی و زۆر سادەیە بە هەند وەرنەگیراوە باشە ئەگەر تەمەنی ساڵە ئەیکی یانێ تەمەنی ساڵێک بە فێری خوێندنێ بکرد چ تشتێکی بەڵێ کە بۆ دڕون دەکەمەوە لە وڵات بە نمونەی وڵاتی سوید و نەرویج دێنەوە دەڵێ دایکان منداڵەکانیان دەبەنە کتێبخانە گشتیەکان
دوو هەفتە جارێک یان بەلایانی کەمەوە مانگی جارێک لەو کتێبخانانە بەشی منداڵان هەیە تایبەت بەشی منداڵان لە تەمەنی 1 ساڵی 2 ساڵی بەرەوسەر تاوەکو تەمەنی منداڵی تەواو دەکات ئەو بەشە تایبەتە بە منداڵان هیچ گەورەیەک ناچێت لەوێ کۆمەڵێکی زۆر پەرتووکی تایبەت دانراوە بە پێی تەمەن بۆ تەمەنی 1 ساڵی چی دانراوە 2 ساڵی 3 ساڵی بۆ شێوەیە دانراوە بۆ نمونە تەمەنی 1 ساڵی منداڵ کە هیچ هەست بە هیچ ناکات بەستەنە چاوەکانی دەکاتەوە هیچ قسەیەکیشی دەربڕینی نییە کۆمەڵێک پەرتووکی تایبەت بە وێنە دانراوە بۆ ئەو تەمەنە دایکەکە کە هەڵدەداتەوە پەڕەکان بۆ نمونە وێنەی لەسرە وێنەی چۆلەکەیش لەسەر بێت دوگمەیەک هەیە دەستدا دەگرێت ئەو کوێلەکە دەجری وێنێت لێرەوە خۆشەویستی بۆ خوێندنەوە دروست دەکات باشە دکتۆر لە مانگی ڕەمەزانە بۆ نمونە ئێمە خێزانەکان کۆمەڵگەی کوردی بەگشتی لە مانگی ڕەمەزان زۆرتر تاعاتەکە گوێ لە زانیاری ئاینیە گرێ یاخود لە حەدیسەگرێ بەڵام مناڵ چۆن بخوێنێتەوە بۆ نمونە تۆ مانگی ڕەمەزان و ڕۆژ و گردن و نوێژی فێرکەی بەڵام بە چ شێوازێک لە ڕێگەی خوێندنەوە فێر بکرێت ئەبێ دەق و دەقی حەدیسەکە بە شێوەیەکی ئەنیمەیشن پیشانی بدرێت یاخود بە شێوازێکی پەروەردەیانە لەو مناڵە بگەێنرێت ئەوە هەر جۆرێکی بێت کە بە شێوازی ئەنیمەیشن بێ لەوانەیە سوودێکی پێ بگەێنێ بە شێوازی دەربڕینی پەروەردەیی بێ سوودێشکی پێدەگەێنێ بە شێوازی بۆ خوێندنەوە بێ سوودێکی تایبەتی تری هەیە بە شێوازی خوێندنەوەی منداڵ بێ سوودێکی هەیە بە نمونەی بە منداڵێک بینەوە ناوی دالیا ماری ئاریانایە دالیا ماری ئاریانە بابی مەکسیچیە دایکی ناوی حەلیمەیە ئەمریکی ئەو منداڵە ئەو منداڵە بە کرمی پەرتووک ناسراوە دایکی دەڵێ لە ناو زکمدا فێری خوێندنەوەم کردووە لە ناو زکمدا فێری خوێندنەوەم کردووە بەڕاستی ئەوە چیرۆکێکە پێم خۆشە هەموو دایک و باوچێک گوێ لەبێ نەک چیرۆک بوونە ئەوە بوونیەتێکی ڕاستەقینەیە دەڵێ کاتێکە لە ناو زکمدا بوو ئەو منداڵە چیرۆکم دەخوێندەوە بۆ منداڵەکانی ترم کە گەورەتر بوون بە دەنجی بەرز بە دەنج بەرز بێگومان کە منداڵ لە ناوسکی دایشدایە هەست بە کۆمەڵک شت دەکات گوێگرتن لە میوزیک و ئەوانەش هەر کاریگەری هەمووی کاریگەری هەیە و هەستی پێ دەکات دەڵێ کە هاتە کە ئەو منداڵم بوو تەمەنی گەیشتە 1 ساڵ بە تەواوی حەز و ویست و ئارەزووی بۆ خوێندنەوە زیادی کرد هەست پێ دەکرد کە ئەو منداڵێکی تایبەت و سەرنجڕاکێشە کە تەمەنی دەگاتە 4 ساڵ 1000 کتێب دەخوێنێتەوە ئێستا وابزانم نزیکەی تەمەنی بەڕاستی دڵنیانیم بەس وابزانم 6 ساڵ 7 ساڵ دەبێت ئێستا ینی خوێندنەوەی کتێبەکانی لە ئاستی زانکۆیە تەنانەت دەڵێ لە ینی هەر دایکێک چێت وێت شتی بکرد بۆ زارۆکێ خۆت زکێ خۆدا تشتێکی بخینت ئەو زارۆک دێت زکێ دایکە خۆدا فێریوی تشتی بێت خواندنە یان بەڵێ کاریگەری هەیە و ئەگەر ئەوە نمونەیە لەسەرەوەی کە لە زگی دایشەوە منداڵ دەتوانێت هەوڵی لەگەر بدرێ فێری خوێندنەوە بکرێت ئەی دکتۆر لە ڕووی وەرزش و یاریکردنەوە لە ئەگەر بوار هەبێ هەندێک زیاتر باسی خوێندنەوە بکەین کە ئەو منداڵە دەڵێ ئێستا لەوانەیە هیچ مەکتەبەیەکیان هیچ کتێبخانەیەک نەمابێت لە ئەمریکا سەری پێدا نەکرد بێ لە تەمەنی 4 ساڵی 1000 کتێب بۆ 1500 کتێب بخوێنیەوە بە چیرۆک و بە جۆرەها کتێب بە تایبەتی دەڵێ زۆر کاریگەرە بە کتێب و نووسراوەکانی مو ویلیامز کە نووسریشی بەناوبانجی ئەمریکی لە بواری ئەدەبیاتی منداڵان زۆر کتێبی هەر فرسە بینین سێرجێکێکی لێ بدین هەل دافخۆشیدا دانۆڤێژی بزانین دالیا ماری ئاریانە ئەتەمە دالیا ماری ئاریانە خێزانەکانی سەرچێکی وابکەن بۆی هەم نمونێکی جوان پیشانی مناڵەکانیان بن ئەوانیش زیاتر تەشجیع بن جالێرەدا ئەوە دەتوانێت دایک بە تایبەتی دایک وەکو کە زۆربەی زەنایان لەگەڵ ئەوەدان کە دایک ڕاستە خۆ کاریگەری هەیە لەسەر دەروون و مێشکی منداڵ هەندێک لە زانان دەڵێن ئەو کەسانی کە دەبنە بەلیمەت دایکیان جوان پەروەردەی کردوون باشە دکتۆر ئەمە مازانی کە سەردانە کوشکۆسپیژی کردی ڕاشپێستە بەڵێ ڕاشپێست نییە باوکی مەکسیچیە ینی هەندێک بەڵێ هەندێکیان بژین یا ئەسمەرە بەڵێ لە ڕاستمی توژین پرچەکە گڤ هەیە پرچەمژی ئەوساڵی دکتۆر ئەمە نمونەیەکی جوانە و هەم خوێندنەوە کەش زانیمان کە چەنێ گرنگیە دەست خۆشژوان بۆ هیواین کە خێزانەکانیش سەرچێ بکەن و ببینەوە بزانین وەرزشکردن و یاریکردنی مناڵان ئەمە زۆر بزانم دەتێ ئەو مۆزوع بەپەڕێنی خوێندنەوەکە وڵی ئەمە بدلێمە بێ ڕاستی بکەنیە ژات کرد دکتۆر لەبەر کاتەکەیە کە ئەمە لە بروێمانەوە زۆرترین زانیاری و لێ وەرگین تمەحمان هەیە لە زانیاریەکانە بۆیە
ڕاستی وەرزشکردن دکتۆرێک بەناوی دکتۆر ئەحمەد صادق الجوڕف دەڵێ وەرزشکردن هاوتایە لەگەڵ خواردن و خەو خواردن و خەو هیچ جیاوازی نییە بۆ منداڵ ئەوە یەکێکە کە شارەزایە لە بواری زانستی وەرزشی تایبەت بە منداڵان ئەحمەد صادق الجوڕف دەڵێ وەرزشکردن بۆ منداڵ هاوتایە لەگەڵ خۆراک و خەو وەرزشکردن ڕاستەوخۆ سوودی بۆ هەموو لایەنەکانی ژیانی منداڵ هەیە سوودی عەقلی ئەجگار زۆر زۆر بەهێزە کە منداڵەکە وا دەکات لە ڕووی بیر و هزر و ئەندێشەوە بەرەو پێش بچێت وە کاریگەری لەسەر هەموو لایەنەکانی ژیانی دواڕۆژێکی دروست بکات یەکێک لە لێکۆڵینەوەکانی تر کراوە لەلایەن ترومان کە لە ساڵی بیستەکانی سەدەی ڕابردوو لە کالیفۆرنیا ئەنجام درراوە نزیکەی لە ساڵی بیستەکانەوە تاوەکو پەنجاکانی ئەو سەدەیە خایاندی وەرزشیان کردە بنەمایەک بۆ دۆزینەوەی بەهرەکان بۆ نمونە چەند منداڵێکیان هێنا جیاوازیان کردەوە ئەو منداڵانەی کە بەهرەی نادیاریان هەبوو چ جۆرە یاری و چ جۆرە وەرزشێکیان دەکرد بە بەراورد لەگەڵ ئەو منداڵانەی کە ئەو بەهرانان تێدانە بۆ دۆزینەوەی بەهرەکان بۆ ئازایەتی ئەوانە هەمووی سوودی هەیە وەزانای بەناوبانک کارت دەڵێ وەرزشکردن سوودێکی تەواو دەگەێنێ بە هەموو ئەندامەکانی جەستە بە تایبەت بۆ گەشەی مێشک و کۆ ئەندامی دەمار کە ئەوە ڕاستەوخۆ دەبێتە هۆکاری زیرەکی و بەهێزی منداڵ لە دوا ڕۆژدا دکتۆر پرسیارە دومایکێ بکورتی گەلە جۆرە زۆرکی دەبێژی وەنەکە دێوەکەت مەسەن فلان تشتی نەدۆناوێرێ دێدانێت یعنی عکس چەوە سەرەدەریە دێل vê حالەتە زارۆکی بکەین مەسەن vê کاغذێ نەدڕینە عکس ئاخفتنێ دڕینێت یان ژی vê ئایپادێ نەڕاکە ئەو دێڕاکرد ئەگەر کورتی چەوە دایک و بۆ سەرەدەریە گەلوی ئەوە ڕاستی دەبێت لێکۆڵنەوە لێ بکرێت بزانین هۆکاری چییە ئایا بەردەوام وا دەکات یان جارجار وا دەکات ئەگەر منداڵەکە بەردەوام وا بکات پێویستە کە لێکۆڵنەوە بکرێت بزانین هۆکاری ئەو ژێک جدانە بابەتێکی دیر و درێژە مادام داوی بهێلین دکتۆر محەممەد حەسەن پزیشکی نەخۆشیێن زارۆکین استودیۆ پاشیوی ئەفشەوەت گەلمەدا بوون مەمنونێتینە دکتۆر هەر ساخ و تەندروست بن زارۆک و ماڵ منداڵ زۆر سپاس دەکەم بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک و هەستەکەوتەوە زۆر سپاس بە تۆش دکتۆر بەرەف ئەندونوسیای بزانانی کۆ چایە بزانین لە هەولێر و زاخۆ و سلێمانیەوە یەکسەر بۆ ئەندەنوزیا حکوومەتی ئیندۆنیزیا لە پێنا و پاراستنی گیانی هاوڵاتیان ژوان لە ڤایرۆسی کۆرۆنا قەدەغەی هاتوچۆی بەگومان لە مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ مانگێکی دیکە درێژ کردەوەوانیش کە ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ کاریگەری کردوتە سەر زۆرینەی کەرتەکانی ژیان بە تایبەت دابوونەریتەکانی ئەو وڵاتە کە ساڵانە مانگی ڕەمەزان ئەنجام دەدران سەردەمی کۆرۆنای بەرەف ئەندونوسیا دیفڕۆژ دێفەکەڕینەوە وڵاتی ئەندۆنیسیا یەکێکە لە گەورەترین وڵاتە ئیسلامیەکان لە ڕووی زۆری ژمارەی دانیشتوانی موسڵمانەوە تایدا حکوومەتی وڵاتەکە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا قەدەغەی هاتوچۆی بۆ ماوەی 1 مانگ درێژ کردەوە واتە بە درێژایی مانگی ڕەمەزان تا ئێستا بازاڕەکان و مزگەوتەکان نەکراونەتەوە ئەو فرۆشگایانەش کە کراونەتەوە کڕیارێکی کەمی تێدا بەدی دەکرێت ساڵانە هەفتەیەک پێشهاتنی مانجە پیرۆزی ڕەمەزان خەڵکێکی زۆر داهاتن و سەردانیان دەکردین بۆ شت کڕین تەنانەت قازانجێکی باشیشمان هەبوو بەڵام هەر لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 کڕیاران ڕۆژ بە ڕۆژ کەمتر بوونەتەوە زۆربەی کۆمپانیەکان تووشی زیانی ئابووری گەورە بوون بەڵام بازاڕە میلیەکان بەهۆی ئەو وەستانەوە کە بەخۆیەوە بینی بێبەش نەبوو لە زیان بەرکەوتن بە تایبەتی لەم کاتانەی ساڵدا کە قازانجێکی زۆریان دەکرد هەر لەگەڵ قەدەغەکردنی ئیفتاری بە کۆمەڵ لە مزگەوتەکان و نەهێشتنی کۆبوونەوەی هەژاران و دۆستان و خۆشەویستان دانیشتوانی ئەم وڵاتە وا هەست دەکەن مانگی ڕەمەزان هەندێک لە تایبەتمەندێتی خۆی لە دەست دەدات و دوورە پەرێزی جێگەی دەگرێتەوە داواکارم لە خوای گەورە یارمەتی مامدات و لەم بارودۆخە ڕزگارمان بکات و لەم نەخۆشیە بمان پارێزێت هیوادارم زیاتر ئارام بین و ورەمان بەرز بێت ئەندۆنیزیا یان بە شێوەی فەرمی کۆماری ئەندۆنیسیا وڵاتێکە لە باشووری ڕۆژاوای ئاسیادا لە نێوان هیندستان و ئۆقیانوسی ئارامدا سەقامگیر بووە ئەم وڵاتە گەورەترین وڵاتی دنیاە لەبارەی ژمارەی دوورگەوە کە بە پێی بەڵگەکان بەتر لە 7,000 دوورگەی هەیە
ئەو تەوەرانەی کە ئێمە ئەم شەو گفتوگۆمان لەسەر کرد و باسمان کرد لەگەڵ کەسانی شارەزاوە زانیاریان پێبەخشین بۆ هیواین کە هاوکات لەگەڵ پاشیوی ئەم شەوتان کاتێکی خۆشی بە ئێوە بەخشی بێ بۆ پاشی ئەم شەو تاوا بوو. هیویداری نەفشەژی مە خزمەتەوە کرد بێت تایبەتیژی میوانێت مە زانیاری گەهاند بنەوە و مفاژێ وەرگرت و تا پاشیوا شەوابێ دێبتە پاشیوا دەیە این هەتمینە خێر و بەرەکەت و پاشیوا خێر و بەرەکەت و صحت بێت و سلام علیکم و خاترە هەمیشە شاد بن بەبژی بچی پۆریەکە پاشی بێت.